بانیتان باشمڕ ڕەبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. ئەروەها پایانێرانمان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ گرتنی دوایی زانیاری و چەند بڕگەیەکی دیکەشمان هەیە لە بەرنامە کارواسێ تەوەری سەرەکیشمان دەبێت کە لە بەرنامەکەدا ئاماژەی پێ دەکەین. تەوەری یەکەممان تەوەری وەرزشی دەبێت تایبەت دەبێت بە وەرزشکردن. لە تەوەری دووەمیشماندا گفتوگۆ دەکەین لەسەرەوەی هەنگاو بە هەنگاو ساڵی 2020 تەواو دەکەین. ساڵی کۆرۆنا ساڵی چەندین قەیران لە جیهاندا قەیرانی کۆرۆنا هەبوو، قەیرانی تەندروستی هەبوو، قەیرانی پەروەردە هەبوو، لە هەندێک شوێندا ناوەندی خوێندن ڕاگیراوە، قەیرانی داراییش لە هەندێک شوێن هەبوو. بەڵام لە هەرێمی کوردستان قەیرانی زۆ گەورەتر هەبوون، قەیرانی گەورە گەورەوە تاوەکو ئێستاش هیوایەک نییە لە زۆربەی وڵاتانی جیهان کۆرۆنا ئێستا خەریکی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنان، حکوومەتەکانیان گرێبەستی گەورە ئەنجام دەدەن بۆی ڤاکسینی کۆرۆنا بگاتە دەستیان، لە هەندێک وڵاتیش گەشتۆ بەدەستیان. تاوەکو ئێستا لە عێراقدا گرێبەستێکی هێندە گەورە نەکراوە، قسەیەک لەسەرەوە دەکرێت کە بۆ مانگی سێ بکرێت. چۆن لە نێوە هەموو قەیرانانەوە قەیرانی دیکەشمان بۆ زیاد بووە، قەیرانی بەزبوونەوەی نرخی دۆلار، قەیرانەوەی دەرماڵی موچە دەبڕێت. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق تاوەکو ئێستا ڕێک نەکەوتوون. ئەی چی هیوایەکمان هەبێت 2020 وا کۆتایی تێت دەڵێن ساڵی قەیرانەکان و ساڵی مردن و ساڵی لە دەستدانی ئازیزان بوو. ئەی بۆ ساڵی نوێ چی هیوایەکمان هەبێت، چ پلانێکمان هەبێت. بوونی ئامان چەند گرنگە لە هەموو تاکێکدا کە خۆی ئامانجێکی هەبێت، خۆی هەوڵی بۆ بدات و بەرنامەی بۆ دابنێت ئەوەی کە لە تواناییدا هەیە. لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر یاری کاراتێ لە ناو باشووری کوردستان چەند ساڵێک دەبێت ئەم یاریە گرنگێکی زۆری پێ بدرێت و لە هەمان کاتا کۆمەڵێک یاریزانی پێشکەوت و ڕایەنانی پێشکەوتوشمان هەیە کە بەشداریان لە خولە نێودەوڵەتیەکان کردووە لە دەرەوەی هەرێمی کوردستان و تەنانەت لە دەرەوەی عێراقیش ئەنجامی گەوریان هەبووە. ئێستا هەنگاوێکی نوێی گەوریان دەست پێ کردووە. لە لێرە لە ناوەندێک هەیە لە ناو شاری سلێمانی پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ یەکێتی کاراتێی ژاپۆن هەیە. چەند خولێکیان پێکەوە کردوێتەوە، هەروەها بەشداریان ڕێکخراوێکیان هەیە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە چەندین وڵات ئەندامن تێیدا و بەشداریان لە چەند خول و پاڵەوانێتێکی ئەو ڕێکخراوەدا کردووە. لە دوای بەشداریکردیان لە خول و پاڵەوانێتە ئێستا ئەو پشتێرانەی کە دەدرێت بە یاریزانەکانیانەوە بڕوانامانەی کە دەدرێت بە یاریزانەکانیان ڕاستەوخۆ لە وڵاتی ژاپۆن لە یەکێتی کاراتەی ژاپۆنەوە بۆیان دێت کە یەکێتیی نێودەوڵەتیە چەندی وڵاتی جیهان تێدا ئەندامن. ئێستا بە فەرمی بڕوانامەکە و پشتێنەکان لەلاەن ئێوان گۆڕاوەتە ئەم پشتێنەی ئێستا دەیاریزانی ناوشاری سلێمانی وەریان گرتووە. ئەو پشتێنە ئێستا بۆ تا پشتێنێکی نێودەوڵەتی واتە لە زۆربەی وڵاتانی جیهان دانپێدا نراوە. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی بڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی لەسەر دەکەین و گوتمان چەند بڕگەیەکی جیاوازیشمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بڕگانە راپۆرتێکە لەسەر پیاوێکی بە تەمەنی 90 ساڵە، بەڵام تاوەکو ئێستا وازی لە خوێندنەوە نەهێناوە، لە شاری کۆیەیە، بەردەوامە لە کتێب خوێندنەوە و بە دوواداچوون و هەندێک بابەتی نووسین. راپۆرتێکیان ئامادە کردووە هاوکارانمان لەسەر و پیاوە بابینەری بین. تەمەنی نزیکەی 90 ساڵە تاکە هاوڕێی ژیانی کتێبە. تا ئێستا بە سەدان کتێبی خوێندۆتەوە. بەدەم هەڵدانەوەی لاپەڕەکان زانیاریەکانیش باز دەکات. کاتێک گوێت لە ئاخەوتنەکانی مراد ئاغا دەبێت، هەست بە گەورەی تەمەنەکەی ناکەی. ناو مراد محمد أمين أحمد إسماعيل محمود. لبن نفوسنا العمر المستعد 1931 بران قولة ترن لواني مواليدي 1936 من خودني شمسي سين توستم لكويتا وكردية
سالشون لبغداد خوندیە لە ماهات تۆبی وەڵا ڕاستی لە کتێب هاوڕێی تەمەنمە لە ساڵی 57ەوە کتێب دەخوونەوە هەتا لە مەکتەبێ زۆر چەند ساڵێک ساقیت بووم لەبەر کتێب خوێندنەوەی متالعای خارجی. سەرڕای گەورەی تەمەنەکەی ئێستاش خوێنەرێکی بێوێنەی گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانە کە ڕۆژانە چەندین کاژمێری کاتەکانی بۆ خوێندنەوە تەرخان کردووە. ئیشتراکیشم لە گۆڤاری هەتاو هەبوو گۆڤاری هەتاو ئەهل نەفر لە کەرکووچێ گۆڤارەی ئیجاعاتەوی دەکرد منهەج نیوەی کوردی نیوەی عەرەبی بوو. ئاواتم ئەوەیە فێری کۆمپیوتەر بم لەبەوەی ژیاننامەی خۆم لە کتێبەکی داهات بنووسمەوە. موڕاد ئاغا لە خانوویەکی مێژووی و کللتوری شارەکە بە تەنها ژیان دەکات ماڵەکەشی کردوتە سەکۆیەک بۆ ئەدیبان و دۆستانی کتێب. لە ڕێی ئەو شوێنەوارە بوو هاتم سەردانم کرد کە تووچەی دونفران کەسم حەزم لێ ڕسم ئەو شوێنەوارانە بگرم پێشەوەی بێمە لای نای خۆی نووسی ڕقەمەکەشی نووسی هەتا بناستەوە هەنێ موعدیشی زۆر مەزبوطە هاتم ڕسمە شوێنەوارم گەتی مادات و حەز لەو شوێنەوارانە حەزم لێ زیاتر ئاشنا بم دەربارەی شوێنەوارەکان دەربارە کتێب و ئەو شتانە. موڕاد محەممەد ئەمین لە ساڵی 1938 لە گەڕەکی بایزاغەی کۆیە لەدایک بووە و لە ساڵی 1963 بڕوانامەی پیشەیی تەندروستی لە شاری بەغدا بەدەستێناوە و زیاتر لە 60 ساڵە خولیای خوێندنەوەیە و تا ئێستاش بەردەوامە لە قەزای کۆیەوە کاروان ناسم گەلی کوردستان. سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی و راپۆرتا بابەتێکی گرنگ بوو لەسەر بابەتی خوێندنەوە گرنگیدان بە خوێندنەوە بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستا هەرێمی کوردستان و جیهانی تێکەوتووە ناوەندەکانی خوێندن ڕای گیراون پرۆسەی پەروەردە و فێرکردن ڕای گیراوە ئەرکێکی گەورە کەوتوتە سەرشانی دایکان و باوکان کە هاوکاری منداڵەکان و خوێندکارەکانیان بن بۆ ئەوەی کە لە ماڵەوە دانەبڕێن لەو بابەتی خوێندنەوەوە ئەگەر بێت و ینی پرۆگرامەکانی خوێندنیشان پێ نەخوێنن لە بەرەوێستە خوێندن ڕاگیراوە لەوانەیە توانای دایک و باوکەکان هێندە زانیاریی گەوریان نەبێت کە بتوانن پرۆگرامەکانی خوێندن لەگەڵیانە بەردەوام بن بەڵام دەتوانن هەنگاوی دیکە بکەن کتێبیان بۆ بکڕن دانەبڕێن لە هەندێک بابەت و خۆشببختانە ئێستا کەرانەوەیکی گەورەش هەیە کە دەتوانین دەستمان بە زۆرترین سەرچاوەکان بگات. مانگی ڕابردوو بوو لە شاری سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێب کرایەوە پێشانگایەکە کە ساڵانە دەکرێتەوە زۆر سەرچاوە دەتوانرێت بەدەست بێنرێت لەو ڕێگەیەوە بە شوەیەکی گشتی گلەیی هەیە لای خۆمان کە گرنگی بەخوێندنەوە نادرێت لە منداڵانەوە بیگرێتاوەکو خوێندکارێکی زانکۆش گرنگی بە خوێندن نادەن. ئێمە لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ زۆر جا باسمان لەوە کردووە میوامان هەبووە قسەمان لەسەر و بابەتە کردووە کە گرنگی ئەو تۆی پێ نادرێ منداڵان ینی عەرەب کە ئێمە لە نێو وڵاتانی عەرەبی داین ئاسی خوێندنەوەیان زۆر کەمە لە 100 منداڵی عەرەب 6 منداڵیان کتێب دەخوێنێتەوە لە خارجی پرۆگرامەکەی خوێندن بەو 6 منداڵەشەوە 4 منداڵیان پێکەوە اینجا لە ساڵێکە یەک کتێب دەخوێندنەوە بەڵامەوە داتایە لە بریتانیا 19 کتێب دەخوێندنەوە هەر منداڵێک لە ساڵێکدا و لە ئەمریکا 21 کتێب دەخوێندنەوە. دەبێت ئەمە بابەتە بکرێ بە کللتور هەنگاوی گەورەی بۆ بنرێت بۆ ئەوەی کە هاوکاری هەموو لایەک نووسەران ڕووناکبیران ڕۆشنبیران دایکان و باوکان هەموو لایەک هەوڵ بدەن ئەم بابەتا بکەن بە بابەتێکی نیشتیمانی و گرنگی زیاتری پێ بدرێت و لە کاتی پرۆسەی پەروەردە و فێرکردنیشدا لە ناوەندەکانی خوێندن تەنها بەکردنەوەی کتێبخانە کیفایەت نییە بەڵکو دەبێ هەوڵی دیکەش بدرێت لە بەتی ئەوەی کە بۆرونە لە هەفتەیەکدا بەلایانی کەمەوە وانەیەک دوو وانت هەبێت لە ناو کتێبخانە بخوێنرێت وەک مامۆستایان بتوانن کتێب بن بە خوێندکاران و دواتر بتوانن قسە گفتوگۆ لەسەر ئەو کتێبانە بکەن کە ئەمە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە
خوێندنەوە بدرێت. دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی نیگایە. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ڕاستەخۆ میوانێکمان لە ڕانیەوە دەبێت. مامۆستا محەممەد خالید کە ماستەریە لە وەرزش هەندێک ڕێنماییمان پێدەدا و هەندێک ڕاهێنانی وەرزشیشمان بۆ ئەنجام دەدات لەسەر بابەتی کەمکردنەوەی چەوریەکان بە تایبەتی چەوری وەرگ. مامۆستا محەممەد ڕۆژ باش، سپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانیت. مامۆستا سرتەبا پرسیارە بکەم کە زۆر کەسێک لای خۆمان گرفتی لە چەوریەکانی ورگ هەیە، چ جۆرە ڕاهێنانێک هەیە بۆ کەمکردنەوەی ئەو چەوریانە؟ بەڵێ سڵای خواتان لەبێ. پێشەوەی باس لە ڕاهێنانەکان بکەم پێویستە بزانین سەرەتا قەڵەوی چییە. قەڵەوی واتە بەرزبوونەوەی ڕێژەی چەوری لە جەستە، جا چەوریەکان لە خانەکان بێت، لە ڕووی قەباریان لە ڕووی ژمارەیان بێت. ئێمە پێوانەیەکمان هەیە کە پێی دەگوتێ بەدی ماس ئیندێسێک واتە BMI کە شێوەیەکی ستانداردە و چەوریەکانی پێ دەستنیشان دەکرێت. ئەگەر هاتوو کەسێک وەزنەکەی خۆی دابەشی باڵا بەتوانین 2 دەکات، ئەگەر هاتوو ژمارەکە لە 24.9 بەرەوسەرەوە بوو ئەوە کەسەکە قەڵەوە. ئەگەر هات لە 27.5 بەرەوسەرەوە بوو ئەوە قەڵەوەکە بەرەو نەخۆشی دەڕوات، دکتۆر دەتوانێت دەرمانی بۆ دابنێت. و ئەگەر هاتوو ڕێژەی ژمارەکە لە سەروی 30 بوو ئەوە قەڵەوی مەترسیدارە و کەسەکە بەرەو نەخۆشی نەخوازراو دەڕوا. ئەمڕۆ 5 ڕاهێنانم بۆ ئامادەکردوون کە پێیان دەگوتێ ڕاهێنانی ئۆکسسیجینی. ئەم ڕاهێنانانە هەموو کەسێک دەتوانێت ئەنجامی بدا مەگەر کەسێک تووشی پێکان بوو بێت، لە ماڵەوەش دەکرێت و لە هۆڵەکانیش دەکرێت. ڕاهێنانی ئۆکسسیجینی زیاتر ئەو ڕاهێنان کە ڕێژەی ئۆکسسیجین و ژماری هەناسەکان لە کاتی ئەنجامدان زیاد دەکات و هاتووی خوێن خێرا دەکات و پلەکانی جەستە بەرز دەکاتەوە. بۆی باشترین جۆری ڕاهێنان بۆ دابەزاندنی کێش. مامۆستا ئەتوانی ڕاهێنانەکانمان بۆ ئەنجام بدەیت، فەرموو. بەڵێ، ڕاهێنانی یەکەم بەرزکردنی هەردوو قاچ و دەست بۆ تەنیشتە. بۆ بە دقیقە دەتوانین و بە تکراریش دەتوانین. ئەو کەسانەی کە کاتگرێک یان شتێکیان لا دەتوان بە دەقە ئەنجام بدەن، هەر 40 سانیە یان 30 سانیان بە گوێرەی هێزی کەسەکە ئەنجام دەدرێت و دواتر پشوێشی 20 سانیەی دەکات. و ئەگە بێت بە تکرار بکەین بۆ خۆم، چونکە جەستەکان جیاوازن، تکرار لە کەسێکەوە بۆ کەسێک تکرار مەبەستم دووبارە بووە لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازە، بۆیە دەگۆڕدرێت لە کەسێک بۆ کەسێک. من ئەوڕۆ هەر 15 دووبارە بووە و چەند سانیەک ئیسراحەت دەکەین. دەست بە ڕاهێنانەکان بۆ شێوازە سەرەتا هەردوو دەستمان بۆ تەنیشت، هەردوو قاچمان بۆ تەنیشت بێکەوە بۆ شێوازەی. ئێستا من 15 دانە ئەنجام دەدەم و بۆ 3 سێتیش بۆ شێوازەی. ئەو 15 تکرار بەڵام بیرمان نەچێت. پێش هەموو ڕاهێنانێک پێویستە جەستە گەرم بکرێت. من پێش بەرنامەکە جەستەی خۆم گەرم کردووە. گەرمکردنەکەش 7 تا 15 دقیقە بێت تا پلەی گەرمی سارتر بێ، پێویستە زیاتر بوار بە خۆگەرمکردن بدەین. چەند سانیەک پشوو دەدەم، دواتر دەست پێ دەکەمەوە.
پشوو دەدەینەوە بۆ ماوەی چەند چرکەیەکی تر. دووبارە دەست پێ دەکەینەوە. سێ سێتمان لەو یاریە ئەنجامدا. یاری دووەمیش بە هەمان شێوە هەر جارێک ینی هەر سێتێک 15 جار ئەنجامی دەدەین و سێ سێت ئەنجام دەدەین و پشووی نێوان سێتەکانیش 15 بۆ 30 چرکێت هەندێک جاریش 40 چرکە و یاری بۆ یاری زیاتر لە دەقیقەیەک پشوو دەدەین. یاری دووەممان بەو شێوازەیە قاچمان دەکەینەوە، جارێک دەستی ڕاست دای دەخینەوە، جارێک دەستی چەپ. دەست بە یاری دووەممان دەکەین. مامۆستا بۆ ئەوەی کە زۆریش ماندوو نەبن دەتوانێت تەنها سێتەکانی ڕاهێنانمان پیشان بدەن، ئێمە بینەران خۆیان بۆ خۆیان لە ماڵەوە دەتوانن دووبارەی بکەنەوە. بەس ئەگە بە ئەرکیش نەبێ لەگەڵ یا پێمان بڵێ لەگەڵ هەموو ڕاهێنانێکدا ئەمە چ سوودێکی دەبێت؟ بەڵێ سەرەتا باسم کرد ئەمانەی کە ئەنجامدان ڕاهێنانی ئۆکسیزینی واتە ئەو کەسانێک کە دەیانەوێت سوودمەند بن زیاتر لەسەری بخوێنەوە دەتوانن لە یوتیوب بەدوای دابگەڕێن یاخود لە پێگە ئەلکترۆنیەکان بنووسن ئایرۆبیک ترینینگ یاخود تەمارین هەوایی. باشترین جۆی ڕاهێنان بۆ دابەزانی چێش ئەوە پێی دەگوتێت وەرزشی ئۆکسیزینی کە هاتوچۆی خۆی خێرا دەکات و پلەکانی گەرمی جەستە بەرز دەکاتەوە. لەو کاتەدا ڕێژەیەکی زۆر کالۆری دەسووتێنێ، ئەمەش دەبێتە هۆی دابەزانی چێشی لەش. ئێستا ئێمە تا ئێستا دوو ڕاهێنانمان ئەنجام داوە. ڕاهێنانی سێم هەر دەتوانین قاچمان بکەینەوە دەستێک لە قاچی چەپ و دەستی چەپیش لە قاچی ڕاست بەم شێوازە. ڕاهێنانەکان بە پێی جەستەی کەسەکان دەگۆڵدرێ. ئەوانەی کە کێشیان زیاتر دەتوانن تکراری کەمتر ئەنجام دەن و ئەوانە کێشیان کەمترە دەتوانن تکراریان دووبارە بوونەوەی زیاتر ئەنجام بدەن. ئێستا ڕێنمایی بدەیت بۆ لە کەسێکی کە سەرەتایی دەستی پێکردووە ئەبێ سەرەتا چەند ڕاهێنانی لەم شێوەیە بکاوە چەند سێتیش بێت؟ بەڵێ بە پێی تەمەن دەگۆڕێ. کەسێک کە تەمەنی 18 ساڵ بێ زۆر جیاوازە لە کەسێک کە تەمەنی 40 ساڵ بێ، بۆیە ناتوانین دەستنیشانی تکرارەکان بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین وەک باسم کە دەتوانین 3-15 یان بۆ هەر سێتێک 40 چرکە بۆ شێواز دەتوانین. ئەو کەسانێک کە تەمەنیان کەمتر دەتوانین زیاتر ئەنجامی بدەن و ئەو کەسانەی کە کێشیان زۆرە دەتوانین کەمتر ئەنجامی بدەن بۆیە وردە تا کەسەکە جەستەی لەگەڵ یاریەکان ڕادێت. ئەم ڕاهێنانە لە مامۆستا زیاتر بۆ چەوری ورگە لە ڕووی زانستیەوە هیچ ڕاهێنانێک ناتوانێت شوێنی دیاریکراوی جەستەدا ببەزێنێت، بەڵکو ڕێژەی ئەو کالۆری کە سەرفی دەکەی مێشک بڕیار دەدا لەسەر داوەزانی چەوریەکەەوە. ئەو چەوریانی کە درەنگتر و ئاسانتر پەیدابوونەوە ئەو چەوریان زووتر دادەبەزێت، بۆیە شوێنی دیاریکراو نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕاهێنانەکان چەوریەکان دادەبەزێنن. مامۆستا ئەگەر بە شێوەیەکی گشتی پێمان بڵێیت لە ڕۆژێکە ئەمە چەند جار ڕاهێنانی لەم شێوەیە بکەین و خواردنەکانیشمان لەگەڵ یا بێگومانە بەیانی تەوازنێکیشە بێت لە خواردنەکانیشمان لەگەڵ یا بێت چ جۆرە خواردنێک بن و چەند خواردن بخۆین؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕاهێنانەکان لە نێوان 20 خولەک تاکو
35 خولێک بە گوێرەی توانای کەسەکە دەکرێت بەڵام بۆ مەسلەی خواردن گرنگترین هۆکار کە کەسەکان توش بوون بە قەڵەوی خواردن بۆیە پێویستە سەرەتا دەستکاری خواردن بکرێت ڕێژەی کاربۆهایدرات لە خواردنەکانی داکەم بکرێتەوە ئەو خواردنانی کە شەکریان بەرزە شەکریان زۆرە یاخود ئەو خواردنانی کە چەورن زۆر بۆیە وا باشە ڕێژەی خواردنەکان کەم بکرێتەوە ڕێژەی پرۆتینات زیاد بکرێت لە خواردنەکان. سیستەمەکە ئێستا هاتووە سیستەمی کیتۆ خەڵک زیاتر چەوری بەکارهێنن. بەڵێ سیستەمی کیتۆ ئەگەر بە شێوازە ڕاستەکەی جێبەجێ بکرێ سیستەمێکی سەرکەوتووە بەڵام بۆ یاریزانی پێشکەوتوو یاریزانێک کە بۆ سەرخستنی ماسوولکە یاری دەکات ناتوانێت ئەو سیستەمە ڕێژەی کاربۆهایدرات لە جەستە قەتع دەکرێت و بە ڕێژەیەکی دیاریکرا و وەردەگیرێت چونکە لە هەر گرامێک کاربۆهایدرات 4 کالۆری هەیە بەڵام لە هەر گرامێک چەوری 9 کالۆری دەدات بۆیە کاتێک کەسەکە دەست بەو سیستەمەی خواردنە دەکات گۆڕانکاریەکی فەسلەجی لە جەستە ڕوو دەدات و جەستە لە برەوەی پشت بە کاربۆهایدرات ببەستێ بۆ بەدەستێنانی وزە پشت بە چەوری دەبەستێ ڕێگایەکی بڵێم سەرکەوتنیە سەرکەوتووە بەڵام دەبێت کەسەکە تەحمولی هەبێت و بتوانێت لەسەری بەردەوامێت ئەگەر بێت و بەرنامەکە بشکێت و کاربۆهایدرات وەربگرێتەوە زۆر بە خێرایی کێشی زیاد دەکاتەوە. مامۆستا من هەر هەفتەی ڕابردوو بوو لێرە پسپۆری خۆراکیم لەگەڵا بوو پزیشکێکی پسپۆری خۆراکی نەزانم هاوڵاتیان سەریان لێ شێوێنراوە گوتی سیستەمێک نییە لە هەموو جیهانە ناوی کیتۆ بێت لەگەڵ ئەوە دەیگوت دەبێ هەموو کەسێک هەموو جۆرە خواردێک بخوات نابێت جۆرە خواردن بخوات و واز لە خواردنەکە جۆرەکانی دیکە بهێنێت. لە ڕاستیدا هاوڕای ئەو بەڕێزەم بەڵام سیستەمەکە هەیە ئەوە لە ئەمریکا توێژینەوەی زانستی لەسەر کراوە لە زانکۆی شیکاگۆ خۆم بەحسەکەم لە بەردەستدا هەیە کراوە لەسەر زیاتر لە 1400 کەس کراوە کە هاتوون کاربۆهایدرات لە دەستیان قەتع بۆ ئەو کەسانە قەڵەو بن زۆرترین ڕێژەیان لە ماوەیەش دیاریکراودا ڕێژەیەکی زۆریان فرێداوە بەڵام لەو کاتەدا لە هەفتەی یەکەم کۆمەڵێک کاردانەوەی خراپ ڕوودەدات وەک بورانەوە وەک کەمبوونی ڕێژەی شەکل لە جەستە کۆمەڵی کاردانەوەی دیکە چونکە وەک باسم کرد گۆڕانکاریەکی فەسلەجە لە جەستەدا ڕوودەدات. سیستەمەکە لە ڕوانینی هەندێک دکتۆر سەرکەوتو لە ڕوانی هەندێک دکتۆری تر سەرکەوتونیە من بۆ خۆم بە بیرکردنەوەی خۆم بە گوێری ئەو خوێندنەوەی کە بۆم کردوە لە توێژینەوەکاندا وا باشە هیچ خواردنێک تەرک نەکرێت جگە لە شەکری سپی کە ڕێژەکانیان کەم بکرێتەوە بە گوێرەی پێویست جەستە خواردن وەربگرێت و کەسەکە کێشی زۆر گونجاو دەوێت بۆ خۆی. مامۆستا ئەو ڕاهێنانەی کە باست کرد ڕۆژانە لە 20 تاوەکو 35 خولەک ڕاهێنان بکرێت ڕاهێنانی ئێرۆبیک بێ ڕاهێنانی سویدی بێت یاخود ڕێوڕۆشتن بێت چ جۆرە ڕاهێنانێک بکرێت. ئەوانەی کە ناوت هێنان هەمویان بەشێکن لە ئایرۆبیک هەمویان بەشێکن لە ڕاهێنانی ئۆکسسیجینی ڕاکردن ڕۆیشتن بە گوێرەی جوڵەکە کالۆریەکە سەرف دەکات بەڵام لە ڕوانینی من کەسەکە هیچ کێشەیەکی جەستەیی نەبێت ڕابکات باشتر لە ڕۆیشتن یان ڕاهێنانێک لە جێ خۆی بکات لە هەندێک ڕاهێنانێتی جیاوازە بۆ ئەوەی زیاتر کالۆری خێراتر بە ئامانجەکەی بگات. بۆ کەسێکی ئاسایی بۆ نمونە کێشی زۆر بێت بێوێ کێشی دابەزێنێت ئەبێت سیستەمێکی ینی خۆراکی و سیستەمێکی ڕاهێنانی ئەگەر بۆ بنووسیت چۆن بۆ یەنووسیت مامۆستا؟ بەڵێ سەرەتا ئێمە BMI کەسەکەی وەردەگرین دواتریش کێش تەمەەن باڵا وەردەگرین دواتر بە گوێرەی یاسایەکی زانستی پزیشکی ڕێژەی خواردنەکانی بۆ دابش دەکەین بەسەر ژەمەکاندا هەوڵ دەدەین کەمترین کاربۆهایدرات و کەمترین چێوری کەسەکە ڕۆژانە وەری بگرێت وە زۆرترین ڕێژەی پرۆتین وەربگرێت لە هەمان کاتیشدا ئەو کەسە دەبێت ڕاهێنانەکە ئەنجامدا ڕاهێنانی هەواییش وات ئۆکسسیجینی بەتەنیا ئەنجام نادرێت پێویستە ڕاهێنانی قورسایی یان بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەنجامدا بۆ ئەوەی کەسپەی کەسێک کێشی دابازی بە شێوەیەکی تون دابازی نەک بە شێوازێک کە لە تیشێتەکەم ئاماژە بەکەم پێست بەسەری داشۆڕ ببێتەوە بۆیە ناتوانین ڕاهێنانی بەرەنگاربوونەوە یاخود هێز پشتگوێ بخەین ئەو کەسە پێویستە دوای ڕێخستنی خواردنی وە پێویستە خەویشی ڕێک بخات چونکە کۆمەڵی هۆرمۆن بۆ منە هۆرمۆنی میلاتۆنین لە خەودا
دەڕژێ لە خەوێکی قوڵ و شوێنێکی تاریک و توێژنەوەکان ئاماژیان بۆکووە لە سعات 2:30 بۆ 3 شەو ئەو هۆرمۆن دەژێت و کە تایبەتە بە هۆرمۆنی گرۆس ئەگەر بێت و کەسەکە خەوی ڕێک بێت ئەوە لە هەمان کاریشدا خواردنیشی ڕێک دەبێت بەڵام بە پێچەوانەشەوە ئەگەر ڕێک نەبێ خواردنەکەشی ڕێک نابێت. ئەی کەسێک ئەگەر گرفتی تەندروستی هەبێت بەڵێ بە گوێرە گرفتەکەی دەستنیشانی ڕاهێنانەکانی بۆ دەکەین هەمانە تووشی سۆفان بووە هەمان تووشی ئینزیلاقیان فەقەرەی مل کۆمەڵێک گرفتی هەیە بە گوێرەی ئەو گرفتەی کە تووشی بووە ئێمە ڕاهێنانی تایبەتی بۆ داێنێ هەوڵێن ڕاهێنانە هەواییەکان یان ئەو ئۆکسیزینیانە لەبری ئەوەی کە بەبێ یارمەتی دەربیکە دەست بە ئاسنێکەوە دەست بە دارێکەوە دەست بە دیواریان هەر شوێنێکی تر بگرێت بۆ ئەوەی هاوکار و یارمەتی دەربێت بتوانیوە کەسێکی ئاسایی ڕاهێنانەکەی ئەنجام بدات. زۆر سپاس بەڕێز مامۆستا محەممەد خالید کە ماستەریە لەوە زر سپاس دەکەین کا بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نبووین بێگومان ئەم بڕگانە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد بە سوپاسەوە بەردەوام دەبین لە سەری لە ڕۆژانی دیکە لە بەرنامەی ئەمڕۆ شوێکی ڕاستەخۆ بۆ شێوەیە هەر جاری لەسەر بابەتێک لەگەڵوانە دەبێت و ڕاهێنانەکان پیشانی هاوڵاتیان دەکات چۆن چ جۆرە ڕاهێنانێک ئەنجام بدەن. زۆر سپاس مامۆستا کە بە شوێکی ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نبووی لە ڕانیەوە دەچینە کفری بۆ لای هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت. حەیدەر ڕۆژ باش زانیارەکانی ڕۆژ لە کفری چین؟ هەموو کاتێکتان باش دیارە من سەرەتا لە کەشوهەوا دەست پێکەم دنیا هەتاوێکی خۆشە ئەمە دوایەوەی بارانێکی باش لەم سونورە باری بەشێکی زۆری جوتیاران دەتوانم بڵێن بێت زەویەکانیان کێڵا من دەمەوێت سەرەتای هەواڵم بۆ دەست پێ دەکەم وەفدێکی شاری کفری لە دەستەی پاڵپشتی و هەروەها بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکەوانی مەدەنی سەردانی پەرلەمانی عێراقیان کرد ئامانج لە سەردانەکەیان گەیاندنی ئەو کێشە و گرفتانە بەو پێی کفری سنوورە لەگەڵ پارێزگای دیالۆ و پارێزگای سلاحەدین هەندێک لەو گرفتانەی بازگەکان یاخود ئەو خاڵە سەربازیانی سوپای عێراق لەم ناوچەیە هەیە پەیوەستە بە حکوومەتی ناوەندی عێراقەوە بۆ پێیکەوە گرفتی بازرگانی ئاستەنگی هاتوچۆ دروست دەکەن بۆیە ئەوێ ڕابینینی بەشێکی زۆری فراکسیۆنەکان لەوەی کە بۆ گەیاندنی کێشە و گرفتەکان لە هەمان کاتیشدا هەر ئەمڕۆ کە لە ئێستادا من قسە لەگەڵ ئێوە دەکەم وەفتێک لە هەمان ئەو نوێنەدانی کفری سەردانی پارێزگای دیالە ئەکەن بۆ هەمان مەبەست بۆ گەیاندن و چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە ئەوەی من دەمەوێت ئاماژەی پێ بکەم کەوا تەنها کەناڵی گەلی کوردستان دیسانەوە ئەم جارش بووە منبەرێ لەوەی کەوا ڕووماڵی سەردانی ئەو وەفدەی کفری بکە لەوەی کەوا سەردانی سەرجەم فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و هەروەها فراکسیۆن عارەبەکانیش و تورکمانەکانیش کە کەناڵی گەلی کوردستان پامێری یاخود تیمی بەغدا لەگەڵیانە بووە کەمە سپاسی کەناڵی گەلی کوردستانەکەن لەوەی کەوا لە هەموو خۆناغ و سەردەمەکاندا پاڵپشتی دەنگ و ڕەنگی خەڵک بووە. سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێ ئاماژە بە هەواڵێکی گرنگ بکەم کە ڕێگای کفری کەلار کە یەکێکە لە ڕێگاکان کە ماوەی چەند ساڵێکە پرۆژەی دووسایتکردنی دەستی پێ کردووە چەند هەفتەیە کارەکانی ڕاوەستا بەهۆی دابین نەکردنی بودجەیەک لە ئێستادا بڕی 10 میلیارد دیناری بۆ چەرخان کراوە لە وزارەتی ڕێگاوبان و ئاوەدانکردنەوە کە لە دوێنەوە دەستکرا بە خیتاوکردنی بەشی کۆتایی بۆ پێیکەوە پرۆژەکە نزیکەی لە 185 تەواو بووە کەمتر لە 120 ماوە لە ئێستاداوە دەستکراوە بە لە دوێنە دەستکرا بە قۆناغی کۆتایی واتە جگە لە ڕێگای کفری کەلار کە ئەو ڕێگایە لە ئێستا تا نزیک گوندی ناساڵح کاری تدا کراوە و کەمێکی ماوە لە هەمان کاتیشدا لە نێوان گوندی دوانگزمان بۆ ناوچەی ناحی کۆلۆجۆ یاخود کۆکس ئەو گوندانەی کە زیاتر لە 20 گوندە بێت سوودی لێ ئەبینێت کە بە تەواوکردنی ئەو ڕێگایە هەنگاوێکی گرنگە سەبارەت بە هەواڵە وەرچەکانیش لە درێژەی کار و چالایەکانی خۆیدا لژنەی تیپەملەکانی کفری وەک وەفایەک بۆ لەگەڵی کتی قوتابیان وەک وەفایەک بۆ ڕۆژنامەنووسی یاخود ڕۆشنبیری ناوچەی کفری و گەرمیانیش ئەمە شەریف خولێکی یاری تۆبی پێی کردەوە بۆ بەشێک لە تیپەکانی سنووری کفری و کەلار و ڕزگاری و سەرقەڵاو ئەو تیپانەی کە تیپی ملین لە سنوورەکە هەن لە دوێنەوە لە پێرەوە ماوەی 2 ڕۆژ دەستی پێ کردەوە بڕیارە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بێت سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمەوێت ئاماژە بە
دیمەنی پشتەوە بکەم کە لێرە نەخۆشخانەی گشتی ئەم نەخۆشخانەیە ساڵان ڕابردوو یەکێک لە گرفتەکانی نەبوونی دکتۆر و هۆڵی نیشتەگەری دەتوانم بڵێم لە ئێستادا هەر ئەمڕۆ ئێمە دیمانەیەکی تایبەتمان لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتیش دەبێت لەوەی کەوا بەشێک لە ئامێری کەرەستە و پێداویستی نوێ هاتووە و بەشێکی دیکەش لە ڕێگایە بۆ بیکەوە بە دابینکردنی ئەو کەرەستە و پێداویستیانە هەنگاوێکی باشە بە ئاراسی خزمەتکردنی کەرتی تەندروستی چونکە ساڵانێکە کەرتی تەندروستی لە کفری بەدەست نەبوونی دکتۆرەوە بەدەست نەبوونی کەمی پێداویستی تەندروستیوە دەناڵێنێت بەڵام لە ئێستادا بە دابینکردنی ئەم کەرەستانە هۆڵی نیشتەگەری باشتر دەکەوێتە کار و داواکاریشە بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شەید خالد گەرمانی لە کفری ئاماژەی بۆکەوە ئەو نیشتەگەرانی کە لەم ناوچەیە لە کفری دەکرێت دەتوانن سەردانی نەخۆشخانەکەم بۆ تۆمارکردنی ناو لە هەمان کاتدا بە بڕێکی زۆر کەم واتە دەتوانن بڵێن بە شێوازێکی خۆڕایی ئەو نیشتەگەرانە بۆ هاوڵاتیان ئەنجام دەدرێت و لە ئێستادا بەپێی ئەو خشتەی کە هەیەە هەر ڕۆژی 4 بۆ 5 دکتۆری پسپۆری تایبەتە جیاجیاکان لە ناو نەخۆشخانە لە ڕۆژانی یەکشەمە تا پێنجشەم تا چوارشەم دادەنیشن بۆ بینینی نەخۆش کە ئەمە هەنگاوێکی باشە کە لە ڕابردووە یەکێک لەو گرفتانە دکتۆری ژنان نەبووە دکتۆری باتنی یاخود دکتۆری شکان و ئێسک و ئەوانە نەبوو بەڵام لە ئێستادا داواکەن کەوا بەشێک لەو دکتۆرانی کەوا لە وزارەتی تەندروستیەوە لە سلێمانی و ڕەوانی گەرمیانەکرێت بەشی تایبەت بۆ کفری بکرێت چونکە جگەلەوەی کفری قەزایە کە لە هەمان کاتژیان ناوچەیەکی سنووریە لەگەڵ ناحیەکانی جەبارە و پارێزگای دیالە و خانەقین و ئەتا دەتوان بڵێن پێت بەشێک لە دانیشتوانی گوندە عەرەبەکانی ئەو ناوچەیش بۆ تەندروستی یاخود بۆ وەرگرتنی چارەسەی تەندروستی سەردانی ئێرە دەکەن لە هەمان کاتێ لە کاتی شەڕ و ململانەکاندا بەشێک لە بریندارەکان بەهۆی کردەوە تیرۆریستەکان بە یاخودە شەڕ و پێکەدانە بێ ڕەوانەی نەخۆشخانەی شەید خالد گەرمانی دەکرێت بۆیە پێویستە گرنگی زیاتر بەم نەخۆشخانەیە بدرێت لە ڕووی دابینکردنی دکتۆر و کەرەسە و پێداویستی تەندروستیەوە من دەمێ ئاماژە بە هەواڵێکی دیکە بکەم لە ژنەکانی قایمقامەتی قەزای کفری بەردەوامن لە گەڕان و پشکنین بەسەر مارکێت و سوپەرمارکێت و شوێنە گشتەکانە بەڵام ئەوەی تێبینیان کردووە بەپێی وتەی لژنەی سەردانیکردن ئەوەی کە پێکاتۆ لە قایمقامێت و ئاسایش و چاودێری بازرگانی بەشێک لە خاوەن مارکێتەکان و خاوەن کۆگاکان خۆیان هاوکاری تیمەکانن کەمە خۆیان پێش هاتنین لژنەکە ئاگادار دەکرێن لەوەیەوە ئەم کەرەستانە نزیکە بۆی لە ماوەکەی بەسەر بچێ بۆیە ڕادەستیان دەکەن کە ئەمە وەکو وتەی خاوەن لژنەکان هەنگاوێکی باشە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان من کۆتا هەواڵم ئەمە ئاماژە بۆکم لەگەڵ بەرزبنەوەی نرخی دۆلار هەر شەوی ڕابردوو بەشێک لە بەنزیخانەکان لە هەمان کاتا خاوەن مارکێت و شوێنە گشتەکان نرخەکانیان بەرزەوە کرد کە ئەمەش بەشێک لەو هاوڵاتیانێک کە شەو بۆ ئێمە دوان ئەوەی کەوا لە کاتی بەرزبنەوەی نرخەکان لە ماوەی چەند کاتژمێرێک چەند خولەکان نرخەکان بەرزە بێتەوە بەڵام دواتر ئەگەر بێت و نرخی دۆلار دابەزێت یاخود نرخی کاڵەکان دابەزێت دەبینین بە مانگ و هەندێک جار بە ساڵیش نرخەکان دانابەزێت کە ئەمە هاوڵاتیان یەم سنوورە فەرمانبەران و من و تۆش داواکەین کەوا حکوومەت بەرنامەیە دابنە ئەگەر بێت و نرخی دۆلار بەرز بێ بەڵام لەسەر گیرفانی هاوڵاتیان نەبێ بۆیە گرنگە ئەو لە ئێستادا جگەلەوەی کە ئەبین وەزلی موچە و ئەوانە وای لێ هاتووە لە هەمان کاتیژا خەڵک داواکە کەوا نرخێک یاخود سنوورێ بۆ بەرزبوونەوەی نرخانە دابنرێت کۆتا هەواڵی من دەمەوێت ئاماژە بکوم کەوا گەرمیان و گەرمیانیەکان بە گرنگەوە ئەڕوانە ئەو وەفدەی کە لە ئێستادا بە سەرۆکایەتی قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە کە بتوانێت بگەنە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بەو پێیکەوە لە ئێستادا خەڵک بە دەست قەیرانێکی سەختی داراییوە دەناڵێنێت و هۆکارەکەشی فرەلایەنە یاخود ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە پێیا گوزەریان کردووە قەیرانێکی سەختی دارایی بووە ئێستا ئیدی کاتی ئەوەیەکەوا بتوان ڕێک بکەون و فەرمانبەران و فەرمانگە حکوومیەکانی بە شێوەیەکی باشتر کارەکانی ڕایی بکە و شارەوانیش کفری لە ئێستادا لە من لە بەرچاو من و دیارە هەڵمەتێکی فراوانان دەست پێ کرد دوای ئەوەی کەوا بەشێک لە تەرەفێک لایەت یاخود شوێنە گشتەکان و شەقامەکان و بەشێک لە باخچەکان زیانیان پێگەیشت بەهۆی خۆپیشاندان و ناڕزایەکانەوە سەرقاڵی پاکردنەوە و لابردن و ئەو خۆڵ و خاشاکانەیە بەڵام ئەوی من دەمێ ئاماژە بێکم ینی بەشێک لەو کەرەستانە پێویستی بە بودجەیە کە ئەمە لە ئێستادا بەوتەی بەڕێبەری هاتسۆی کفری و هەروەها شارەوانی و لایەنەکانی دیکەش
ناتوانن ئەو شوێنە ئەو چاکە ئەو کەرەسانە و ئەو تەرفێک لایتانە چاک بکەنەوە کە زیانێکی زۆری پێگەیشتووە. سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفتیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. دەگەڕێینەوە بۆ کۆیا. لە کۆیا هاوکارانمان بابەتیشیان بۆ ئامادەکردوین لەسەر کار و چالاکیەکانی بەرگری شارستانی کۆیا لە ماوەی ساڵی 2020دا. با بینەریبین. بەڵێ سڵاوتان لێبێ و کاتان باش. دیارە ئێستا لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆین. هەڵبەتە ساڵانە ئەم بەڕێوەبەرەتیە ئاماری کار و چالاکیەکانی ڕادەگەێنێت و بۆ ساڵی ئایندەش پلان و بەرنامەکانی دەخاتە ڕوو و ئێمە بۆ زانیاری زیاتر لەگەڵ زۆر بەڕێز عەقید گۆران ئەحمەد بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیامان لەگەڵ دەبێت. زۆر سپاس کاگۆران بۆم دەفەتە ئەگەر بێتێرەوە. زۆر سپاس باینتان باش. باینتان باش. زۆر سپاس بۆ دەنجگەلی کوردستان. کاگۆران دەمانوێت لە هەیکێلی یا خۆت بڵێن بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆیا لە چەند بنکە و بەڕێوەبەرەتیەک پێکاتوو ئەگەر باسێک لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆیا بکات. بەڵێ خۆی بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی قەزای کۆیا پێکاتوە لە 13 بنکە و زائیدەن تیمی مەلەوانمان لەگەڵ ناو بەڕێوەبەراتی. ئەو دابەش بوون بەسەر چەند ناحیە و چەند شوێنی سەر بە بەڕێوەبەرەتیەکەتان؟ بەڵێ ئێمە چەند ناحیەک سەر بە قەزای کۆیا وەکو ناحیەی دێگەڵا، وەکو سکتان، ئاشتی، تەقتەق، سێگرتکان، هەر ناحیە و بنکەی خۆی لێەوە زائیدەن بە پێویستمان زانی کە بنکەیشمان 2 ساڵ پێشێستا لە قەرەناو کردەوە بۆ ئەو سنوورە و بنکەیشی ترشمان لە سماقوڵی هەیە هەم بۆ سنوورەکە بە پێویستمان زانی و 2 شوێنی پاڵاوگای نفتیشمان هەیە. ئێمە وەکو شیواشۆک و وەکو شیوەشان لەو شوێنانش بنکەمان هەیە بۆ هەر کاتێکی نەخوازرا و بەربوونی ئاگر لەو شوێنانش بنکەمان داناوە بۆیە 13 بنکەمان هەیە وەکو بنکەی ئاگرکوژێنەوە. باشکە گۆران لێستا ئەگەر بێت و باس لەوە بکەین تا چەند پێویستان بە دامەزراندن یاخود پێویستان پۆلیسی زیاتر هەیە بۆیەوە باشتری کۆنتڕۆلی شارستانی سنووری قەزای کۆیە بکەین؟ بەڵێ خۆی ئێمە تاکو ئێستا شەر لە کوردستان پێداویستەکانی بەرگری شارستانی دەتوانم بڵێم وەکو پێویست نییە، بەڵام بە هەر حاڵ توانێتمان کە زاڵ بین بەسەر ڕووداوەکاندا، زاڵ بین بەسەر ئەو ئاگر و ڕووداوانێک کە لە سنوورەکەمان ڕوبەڕووی کارمەندەکانی مەدەبتەوە وە پێویستیشە بەردەوام زیاتر گرنگی بدەیت بە کارمەندانی گرنگی بدرێت بە کارمەندانی بەرگری شارستانی، چونکە هەر بەرگری شارستانی هەر ئاگر کوژێنەوە نییە، ڕێنماییکردنی خەڵکە لە ڕووی هونەریەوە و دامودەستگاکانی حکوومەتە کە و هاوڵاتیان بۆ ئەوەی دوور بن لە کارەساتی ڕوودانی ئاگر. هاوڵاتیانمان ئاگادارکردەوە لە ڕێی ڕاگەیاندنەکە ئەکاونتی بەڕێوەبەراتەکەمانە و تیمی هونەریمان بەردەوام لە دامودەستگاکانی حکوومەت لەو شوێنانەیە کە هەتا جاری وا هەبووە لەلایەن بەڕێز مامۆستایانی ئاینەوە کە ئاگادارمان کردن و لە کاتی خوتبەکانیان خەڵکیان ئاگادار کردوێت بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە ماڵەوە چۆنەتی بەکارهێنان لە کاتی زستان، کارەبا بەکارهێنان، سۆبا پێکردن و نەوت تێکردن و غاز بەکارهێنان، کابانی ماڵ، ئەوانە هەمووی ئێمە ئاگادارمان کردینەوە لە ڕووی هونەرەکانمانەوە کە کەمترین زەرەر بە هاوڵاتیان بگات. باشکە لە ڕووی پێداویستی وەکو ئۆتۆمبیل وەکو ئەو کارەسانی کە پێویستە ڕۆژان لە کاتی ئاگرکەر و کەوتنەوە یاخود ڕزگارکردن گیانی هاوڵاتیان لە کاتی خەمکان، یعنی ئەمانە تا چەند توانیویانە لە بەڕێوەبەراتیەکەتان هەبێت و دابین بکرێت؟ من باسم کرد دەتوانم برێم بەڕێوەبەراتی بەرگری شارستانی قەزای کۆیە لە ڕووی ئۆتۆمبیل و پێداویستیەوە لە هەموو شوێنەکان خراپترە، چونکە بێ ئەگەر مقارنەی بکەیت بە شوێنانی تر بە هەولێر، بە سولێمانی، بەڕانیە ئۆتۆمبیلەکانمە هەموو مۆدیلیان کۆنا، شکستیان زۆرە و سەرڕای ئەوەش توانیتمان زار بن بەسەر ڕووداوەکاندا وەکو شانازی دەتوانین باسی بکەین. ئێمە چووکە سنوورەکەمان سنوورکی فراوانە، بەڕاستی قەزای کۆیە سنوورەکەی زۆر فراوانە، ناوچەی شاخاوی دەکەوێتە سنوورەکە، بۆیە پێویستمان بە ئالەتی نەکرد ئۆتۆمبیل شتی تر زیاترە وەکو شتی دەستی بۆ نمونە، چونکە ئۆتۆمبیل ناستە سەر چیا، تەنها دەتوانین کارمەند بەسەر چیا بێخین، ئەویش بەدەست ناخرێتن، دەبی هەندێک شت هەیە داوامان کردو بەڕاستی بەهۆی ئەو قەیران و نەبوونی ئەو دارایی ئەوە ئەو ساڵەکە زیاتر نەتوانراوە دابین بکرێت.
پرسیارشی ئەوم دەبێت کە بزانم ئاماری کار و چالشەکانی ساڵی 2020 چی و بەراورد بە ساڵی ڕابردوو 2019 تا چەند ئامارەکان هەڵکشان و داخشان. ئێمە زیاتر ڕووداوی ئاگر لە سنووری ئێمە پوش و پەلاشە بەڕاستی کەمتر گەنمجوێە بە زۆری پوش و پەلاشە زائیدەن مار سووتانی تایە ئۆتۆمبیلی سووتانی تێدایە بەڵام لەگەر پارساڵ دەتوانم برێم زیاتر لە 50 ڕوودا کەمی کردووە ئەویش خۆشببختانە ئەوەی کە کەمیشی کردووە ماڵ و ئۆتۆمبیل و ئەوانن زەرری گیانیشی نەبووە لە ڕێی سووتانەوە لە ماڵن. باشە لە ڕووی بەراوردکردنی بە ساڵی 2019 ئامارەکان هەڵکشان یاخود کەمی کردووە و دەمەوێ بزانم ئەو ئامارانی کە زیادیان کردو هۆکارەکانیان چی؟ باسم کرد کەمی کردووە لەگە پارسال کەمی کردو تەنها ڕووداوی خنکاو نەبی زیادی کردو ئەم ساڵ پارسال 2 خنکاومان هەبوو ئەم ساڵەکە بەداخەوە 11 خنکاومان هەبووە یەکیان منداڵ بوو لە چنارۆک کە کەوتو بە ناو حەوزی مەلەوانی خۆیان خنکاویشی تریش لە دوکان خنکا بەڵام تەرمەکەی گەیشتە سنووری ما سنووری بۆگرت نوێەکەی تر چاریشیان لە کاتی پاکردنەوەی بیر بوو لە گوندی مخڕە سەر بە ناحی تەختەق ئەوە بوو کە ئۆکسجین نمابوو هەر یەکە و چوو بۆ ناو بیرەکە بەڵام نەیتوانێت بێتەوە خزم و برا و ئامۆزای هەر یەکە لە دوویەک بەداخەوە کە بۆ گیان لە دەستدانی 4 کەس و دوانیش ژیانیان لە مردن ڕزگار بەڕاستی ئەوانی تریش خنکاوێکمان لە دێگەڵە بوو 2 خنکا 3 خنکاوەکەی تریشمان لە سنووری تەختەق و پارچی بۆگت بوو. پەیوەندیتان لەگەڵ هەلی ئاسمانی کوردستان چۆنە لەگەڵ کاتێککە ئاگرێککەوتە لەسەر چیایەک لە شوێنیشی کە ئێوە دوێدەست لە سنووری ئێمە ئاگر بۆ لە چیاکان پەیوەندیمان کردووە نەهاتون نازان بە چەوە کارێکی ترەوجا لە سنووری تر ئاگر هەبوو بوو ئەوە بوو. واتە پەیوەندیتان هەیە ئێوە لەگەڵ ئەو بنکانی کە هێلی ئاسمانین بۆ کوژێنەوەی بەڵێ پەیوەندی تەلەفۆنیمان هەیە پار هات پارەکە دیسان پارسال لە سنووری شیوی ساماڵ ئاگر بوو پەیوەندیمان کرد هات فڕۆکەکە بەڵام ئەو سار پەیوەندیمان کرد بەهۆی ڕووداوی ئاگر لە سنووری دهۆکەوانە نانتوانی بێت بەشدار بن. دەمەوێت پرسیارشی ئەوە یەکەم کار و پلانتان و بەرنامەتان بۆ ساڵی ئایندی 2020 چی دەبێت؟ هەر کار و پلانەکە دای دەنەی پێویستیت بە بودجەیە بۆیە تاکو نەزانین حکوومەت چمان بۆ دەکا ناتوانین دەتوانین شتە سەرەتایەکان بکەین بەردەوام بیت لە ئاگادارکردنەوەی خەڵک لە دام و دەستگاکانی حکوومەت لە ئەکاونتەکانی خۆمان لە شوێنان لە دوکان و شوێنە بازرگانیەکان و بنزیخانە ئەوانە بەردەوام کارمەندانی هونەریمان سەردانیان دەکەن ڕێنماییان دەکەن و پێویستی ئەو شوێنە چێ دەبی دابینی بکەن ئیتر پلانی تریش بەڕاستی پێویستمان بە سیارەی باشە پێویستمان بە ئۆتۆمبیلی نوێیە ئاگرکوژێنەوە و پێویستیمان بە جیهازێک هەیە پێ دەرێن پلاوەەر بۆ سەرچیا ئەوانە بەکاردێت بۆ ئاگرکوژانەوە و پێویستمان بە ئۆتۆمبیلی ئەفسەرانە بەڕاستی هەمووی مۆدیل 2001 2000 کۆنەکان ئەو دەبلی نیسانەکانی پێدەرێن و سیارەی ئاگرکوژێنەوەکانیشمان بەڕاستی زۆر خراپن 13 سیارەی ئاگرکوژێنەوەمان هەیە لەم 13 هەفتیان تەنها ئاوە تەنکەرە 6یان ئاو فۆمە ئەو 6 وەکو پێویست نین ینی تتوانم برێم سیانیان فۆمەکانیشی ئیش ناکە. دەچینە کەرکووک لە کەرکووک باس لە تەوەرێکی گرنگ دەکەین کە لە کۆتایەکانی ساڵی 2020 نزیک دەبینەوە دەچینە 2021 چەند گرنگە کە ئامانجمان هەبێ بە توی توانای خۆمانەوە ئامانجانە بەدی بهێنین. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا هێمن کامیل کە ماستریان هەیە لە کۆمەڵایەتی. مامۆستا ڕۆژ باش چەند گرنگە لامان کە گۆڕینی ژمارە لە ساڵێکدا 2020 بۆ 2021 هەندێک کەس دەڵێن تەنها ژمارەیەکە و دەگۆڕە و هیچی دیکە نییە. چەند گرنگکە کەوا بکەینەمە بێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە ڕوویایکی دیکەمان هەبێت بۆ ئەوەی کە پلانی نوێمان هەبێ و ئامانجی نوێمان هەبێت. باشتر بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزیش دیارە تەنها ژمارەکان ناگۆڕێ ئێمە 365 ڕۆژ بەڕێ ئەەکەین دوجار ئەچینە ناو ساڵێکی نوێوە کە 365 ڕۆژ پێشوازیمان لێ ئەکات کەواتە ئەگەر ئەمە دابشکەین بۆ سەر مانگەکان 12 مانگی تر پێشوازیمان لێ ئەکات لە تەمەن دوجار ئەمە دابش بکەیت بۆ سەر کاتژمێرەکان بۆ سەر چرکەکان کە بە هەزاران کاتژمێر ئێمە چاوەڕێمانەکە کە ئێمە
ئەبێت بە ئامانجێکە و گوتت بە ڕوویا و دیدگایەکەوە بچێ ناو ساڵی نوێ تەنها گۆڕانکاری نییە لە ژمارەکان. چۆن بتوانین ئەم دەرفەتە بقۆزینەوە مامۆستا بێتە هەلێک بۆمان کە هەندێک کارکە هەیە پێشووتر نەمان کردووە ئێستا لە ساڵی نوێدا بیکەین. بەڵێ دیارە من دەستخۆشیتان لەکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە چونکە وا چەند ڕۆژێکی تر ئێمە چێ ناو ساڵی نوێەوە گرنگە ئێمە بە ئامانجێکەوە بچینە ناو ساڵی نوێ چونکە ئێمە ئەگەر ئامانجێکشمان نەبێ ئەم ساڵی کە دێت وەکو ساڵی ڕابردوو هەرتێ ئەپارێت بەڵام ئێمە گرنگە بە ئامانجێکەوە یان بە دانانی چەند ئامانجێکەوە پێشوازی لە ساڵی نوێ بکەین ئەگەر وایشمان کرد ئەو کاتە هەم هەست بە گرنگی کاتەکەین و هەموو هەست و شعور و خەیاڵ و بیرکردنەوە و مێشکمان کۆکەینەوە لەسەر بەدیهێنانی ئامانجەکان واتە لایەنی کەم تۆ زانی بۆچی ئەژەیت و بۆچی هەوڵەدەی و کاتەکانت بۆچی تەرخان بکەیت گرنگی دەستنیشانکردن و دانانی ئامانج بۆ ساڵی نوێ ئەمەیە ئەمە لەوانەی لا ئێمە هێشتا نەبوو بێ بە کولتور کە ئێمە کاچێ ناو ساڵی نوێەوە ئامانج بۆ خۆمان دابنین ئەگینا لە وڵاتێکی وە گۆمرگە لە 1995 کتێب نووسراوە چۆن ئینسان ئامانجی هەبێ چۆن سوود لە کات ببینێت تەنانەت دەوترێ بەشێک لە داهێنانەکانی سەدەی 20 ئەمریکا لەژێر کاریگەریە و کتێبەیە بۆ کە لە ساڵی 1995 لەلایەن نووسەرێکی بواری پەرەپێدانی مرۆییوە نووسراوە اینجا بۆیە گرنگە ئێمە دانانی ئامانج بکەین بە بەشێک لە کولتور و بەشێک لە ژیانمان ئەگەر وامان کرد ئەوە چەندین کاریگەری پۆزەتیفی هەیە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری و جگە لە ڕووی معریفی و زانستی بۆ ئینسان ئامانجەکە گرنگە بەڵام ئامانجێک کە لە تواناماندا نەبێت دەتوانی جێبەجێ بکەین بە تابەتی لەم کاتەیە کە چەندین قەیرانمان هەیە بەڵێ دیارە گلەیکردن لە واقع شتێکە ڕخنەگردن لە واقعی ئێمە لە ناویە ئەژین بۆ ئەوی واقعێکی باشتر دەستە بەر بکەین لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووری لە ڕووی زانستی لە ڕووی معرفی کۆمەڵاتیەوە مافی سروشتی ئینسانی ئەمە شتێکترە بەڵام ئەگەر لە پێشکەوتووترین دەوڵەتی سەر زەوی ژابژەی دەسڵات نایە ئامانج بۆ تۆ دابنێت چکە ئێمە باسی ئامانجە تاکە کەسەکانەکەین و ئامانجەکان ئێمە بەپێی کەسەکان بەپێی بیرکردنەوەیان بەپێی ئەو ژینگەی تایەژین بەپێی ئەو توێژ و فیئەی تایەژین ئامانجەکان جۆرا و جۆرن و ئێمە باشتر وایە بۆ نەکە چێ ناو ساڵیۆنی زگەی دە ئامانج هەیە لەوانەیە 15 ئامانجێگەیان کەمتر زیاتر بۆ خۆی دەستنیشان بکە ئامانجەکان لەوانەیە بەشی زۆری خۆمان لێ بەرپرسیاربین بۆ بەدیهێنانی بەشێکی ئەو ژینگەی کە ئێمە لە دەوروبەرمانە لە ڕووی سیاسی کۆمەڵاتی ئابووری لێ بەرپرسیار بێ ئەگینا ئامانجەکان ئێمە بێ کۆمەڵی ئامانج دابنێت کە ئامانجەکان مەرجی هەیە بۆ نمونە ئێستاکە من ئەو ئامانجەی کەدایانێم ئەبێ بەپێی توانە فکرەکانم بەپێی ئاستی تەمەنم بەپێی ئەو ژینگەی تایژیم گونجاو بێ و ئەگەر ئەمە نەبێ لەوانە بێ بەشێک لە خەیاڵ و کۆمەڵێ مەرجێ بۆ دانانی ئامانج بۆ تۆ بێ ئارەزوود لەو ئامانجە بێ کە بەدیهێنی و بێ ئامانجەکەت بنووسی و دوجارە بێ ئامانجەکەت گشتی نەبێ و توانای پێوانەکردنی هەبێ کاتێکی بۆ دەست نیشانەکەی ئەمە جگە لەوەی تۆتر پلانی بۆ دانی کە ئامانجدانی یان هەرەوە نییە ئێستا وەرەقەیەکدا بنێ و ژمارەیەک ئامانج ڕیز بکە بڵێ من کە تۆ ئامانج دانا دوایی پلانی بۆ دانەی چۆن پێی بگەی ئەو میکانیزمانە چین کە تۆ دگەێنێ بە ئامانجەکان دوای ئاستەنگەکانش دەستنیشانەکەی بۆی سبەی تووشی شۆک نەبی کە کۆمەڵێک کۆسب تەگەرە دێتە پێشت بە دەستنیشانکردی ئامانجەکان کە ئێمە کێشەکانمان دەستنیشان کرد ئەو کاتە لە ڕوبەڕبوونەوەی کێشەکانە ئەتوانین زاڵ بین بەسەریا و ئامانجەکان جۆرا و جۆرن بۆ نمونە ئەکرێ ئێستا کەسێک بڵێ من لە ساڵی 2021 یەکێک لە ئامانجەکان خوێندنەوەی 70 پەرتوکە 100 کتێبە 50 کتێبە 90 کتێبە بەپێی کەسەکە کەسێکی تر بڵێ ئەمەوێت سەرچاوی دارایەکەم لە یەکێکەوە بکەم بە دوو سەرچاوە یاخود پرێژەی پاشەکەوتەکەم چەندێکە من زیاتری بکەم یان بۆ نمونە لای وەکەوەی بڕگەی پێشتانە بولانی تەندروستیەکەم باشتر بکەم هەفتەی 2 جار وەرزش بکەم ببنەوە کێشم دابەزێنم یعنی تەن ئامانجەکان جۆرا و جۆرن یان بۆ نمونە ئامانجەکەی من ئەوەیە لە ساڵی 2021 من ئەگەر خوێندکارم نمرەیەکی باشتر بەدەست بێنم بگەم بە فلان کولێکە ئەمەوێت ئەم ئامانجانە کە دەستنیشانەکەی تۆ 2000 کاری بۆ ئۆکەی و توێژینەوەی زانستی کراوە 3300 توێژینەوەی زانستی کراوە لێکی لەسەر چاوەکان خوێندنەوە لە وڵاتانی جیهان لەسەر کەسە سەرکەوتۆکان سیفەتێکی هاوبەشیان کۆ کردەوە لە نێوان هەموو کەسە سەرکەوتۆکانە بینیان ئامانجێکی بۆ لە سیفەتە هاوبەشەکانی هەموو کەسە سەرکەوتۆکان کە لەو توێژینەوەیە لەو توێژینەوانەیە توێژینەوەیان لەسەر کراوە
جگە لەوەی لە زانکۆکی بەناوبانگی بەریتانی لە پەنجەکان توێژینەوەی گەکرێت لەسەرەوانەی کە ئامانجیان هەیە لەسەروانەی کە ئامانجیان نووسیوەتەوە لەسەر تا چواری خوێندکارەکان ئامانجیان نووسی بۆ دوای 20 ساڵ چون توێژینەوەیان لەسەر هەمانە و کەسانە کرد سەیران کرد ئەوانەی کە ئامانجیان نووسیوە ئەوانە سەرکەوتوتر بوونە لەوانەی کە ئەتەنها ئامانجیان هەبوویان ئامانجیان نەبوویان ئامانجی نەنووسراویان هەبووە بۆیە گرنگە یان من لەم ڕۆژانە لە خوێندکارەکان پرسی چەند کەس ئامانجی هەیە تۆ ساڵێترە چتە کولێ ینی هەمووی دوو خوێندکار ئامانجی نووسی بوو لە کاتێکە من پێم وتن دانانی ئامانج لەوانەیە 5 خولێکی نەوێ ئامانجەکە چیە بینووسە ینی کام کۆلێژەکان بەشەکان نمرێ دواییش ئیشی لەسەرەکەی کە مرۆڤ ئامانجی نووسی هەموو لایەنی هیزر و بیر و عەقلی ئەوەی پێوترێ عەقلی باتینی عەقلی ناوەوە عەقلی شارەوە کارت بۆ ئەکا کۆمەڵێک ڕێگە و شوێنت پێ پیشانەدا بۆی بتگەنێ بە ئامانجەکە واتە گرنگی دانانی ئامانج بەشێک لە شارزایان ئەوەی یاڵن کە تۆ ئامانجت دانە کاتێک کە تۆ لە کاتی خەویشە عەقلت ئیشەکە مێشکت ئیشەکە بۆ ئەوەی تو بتگەنێ بە ئامانجەکان بیرۆکەی نوێت بۆ ئێنێ فکری نوێت بۆ ئێنێ تااقەت پێبەخشێ و زەت پێبەخشێ ئەمە جگە لەوەی لە ڕووی دەرونیەوە گەر ئینسان ئامانجی دانا واتە تۆ متمانت بەخۆت هەیە واتە تۆ هەستەکەی کەسێکی ڕێزەگیراوی و کەسێکی خاوەن بەرنامەی کەسێکی خاوەن ئامانجی ئەمەوە ئەکام ئەم متمانە بەخۆ ئەم ڕێزگردن لە خودداوە ئەکە بەشێک لە ئاسوودەیمان بۆ ێنێ بەختەوەریمان بۆ ێنێ ئەمە جگە لەوەی دانانی ئامانجواکە ئەمە بێهیوان نەبین لە ژیان و بزانین بۆچی ئەژین و ئەم دانانی ئامانجوات لەکە هەر بەسێکردنی ئامانجەکان تۆ بەشێک لە ئاسوودەیت بۆ بەدەست دێ جگە لەوەی لەو ئامانجێگەر بۆ ساڵی نوێ بینوسی بۆ بەنمونەی هێنینەوە لەگەڵ گەیشتن بە هەر ئامانجەکە تو بەشێکی زۆری ئاسوودەیت بۆ دێ بەختەوەریت بۆ دێ ینی بۆ نمونە ناتوانانی بڵێ من ئەمەوێت لە 2020 بەختەوەر بم ئەبێ ڕێگە شوێنەکان دانەی بەکام ڕێگە شوێنە توێ بەختەوەربی بۆ نمونە کاتژمێرکاری خۆبەخشی بەڵێ مامۆستا دانانی ئامانجێک و کارکردن بۆ بەدیهێنانی ئامانجێک ئێستا هەندێک کەس دەڵێن بەلایانی کەمەوە داراییەکی باش و دەروونێکی ئارامی ئەوێت بەڵام لەم بارودۆخەی خۆمانە ئەوەمان نییە چۆن بتوانین دوور لەوانە ئێمە کار بکەین بۆ بەدیهێنانی ئامانجەکارمان و پلانی بۆ دابنین بەڵێ دیارە هەموو ئامانجێک دارایی باشی ناوێ ینی بۆ نمونە ئێمە دەرچوویەکی زانکۆمانەیە کە ماوەی چەندین کاتژمێر لەوانەیە کۆمپیوتەر بەکاربێنیان لەسەر تۆڕە کۆمەڵاتەکان ئەتوانێت فێر بێت چەند بەرنامەیەکی کۆمپیوتەری فێر ببێ و سبەی لە ڕووی بازرگانیەوە سوودی لێوەرگێ کەسێک فکرەیەکی ئابووریدا ئەڕێژێت کە ئەم فکرەیە لەوانەیە بدا بە سەرمایەیە گیان بە کەسێک بڵێ من سەرمایم بدەرێ ئەم فکرەیە ئیشی لەسەرەکەی نانی هەموو فکرەکان لەوانەیە تۆ پێویستی بەوە نەبێ یان بۆ نمونە ئێمە وتمان ئامانجێکی تەندروستی ئامانجێکی فکری و معریفی بۆ خۆدانەی یان بۆ نمونە لەوانەیە کەسێک ئامانجێک دابێ من بڵێ من تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنم تر بەم جانبە بەکاری ئێنم یان من ماوەی دەکات ژمێر بەکاری ئێنم لە 2021 ئەیکەمە دوو کاتژمێر سێ کاتژمێر کاتەکە بۆ شتێکی تر تەرخانەکەم واتە هەموو ئامانجێک پەیوەندی نییە بەوەی کە من ئەیلا بێدارایەکی باشم بێ دوجار ئێمە کە ئامانج دائەنین ئەبێ بزانین ئەو ئامانجانە بۆ دائنین ئەبێ ئارەزوومان لێبێەوە واتە بەشێک من لە حەزەکانمان کاتێک ئامانجەکانیش دائەنین ئێمە ماڵ ئاواییەکەین لەوەی کە ئێمە بێ بەرنامە بین بێ ئامانج بین و بەشێک لە بێ هیوایەکانمان واز دەهێنین ئێمە کە ئامانج دائەنین بۆەوە ئێمە بارێکی دەرونی باشمان هەبێ و جگە لەوەی کە بۆ من نووسەر هەیە کتێبی نووسیوە کە لە بروی ئایەکی بۆ لە ئامانجەکانی لە باخراپترین وارۆدۆخە شەوی تەواوکردنی سوتاوە دوای دووبارە دەستی کردەوە بە دانانی نووسینەوەی کتێبەکەی ساڵێکی پێچۆتەوە ینی مرۆڤ ئێمە گەر هەر دەست بکەین بەگلەی لە شوێنی خۆمان ئەوەستین ینی ئێمە بۆ نمونە ئەوەی ڕاستە ئەو هۆشیارەی پێویستە کە ئێمە هەمیشە بێ واقعێکی باشتر لەوەی ئێستامان هەبێ بەڵام ئێمە ئەتوانین زۆر جار لە ناو واقع خراپەکانیشا ئێمە ئینتاجی باشمان هەبێ ینی با نمونەیەکی زۆر سادە بهێنین ئێستا ئێمە لە کەرکوو کارەبای نیشتیمانیمان کەمە ئێمە ئێستا هەر بین گلەیی بکەین لەوەی کە دەسە و ئەژنۆ دانشن لە بەرەوەی کارەبایی نیشتیمانی کەمە وازە ئامانجەکانمان بێنین من ئەمەم گۆڕیەوە بۆ شتێکی تر بۆ نمونە لە شەوە ئەو ڤیددیویانەی کە ئەمگەێنێ بە ئامانجەکانی خۆم یاخود لەگەڵ فکری خۆمە ئەگونجێ دایەگرم بەیانی کە کارەبانیست لە مۆبایلەکەم سەیرێکم زیاتر لەو کاتێک کە کارەبا هەبوو مەشغوڵی تەلەڤیزیۆن یان لەوانەیە ئینتەرنێت یان شتێک بووایی ینی هەر ئەم بارە ناخۆشەی کە هەیە کە ئێمە لە سەدەی 21 ئەژین ئەبێ ئێمە کارەبامان 24 کاتژمێر بێ ئێمە ئەم کێشەیەمانە بێ بەڵام ئێستا هەیە بەڵام هەیە چۆن ئەم بارە بگۆڕین بۆ شتێک ئستنتاجی تیا بکەین ینی وەبەرهێنانی تیا بکەین یان فکری خۆت و معریفی خۆتی تاو بدەیت بۆ نمونە من ئاوە ئیسفادەم لێ کردووە ینی زۆر باری تریش ئێمە توانین بۆ نمونە ئێستاکەی من لە 2020 ئامانجی ئەومانە بێ لایەنی کەم گریمان هەفتا کتێب بخوێنینەوە مێکی بێ لە ئامانجەکان
ئێمە لە 2022 کاتە تۆ بە کەسێکی جیاواز ئەو کاتە لەوانەیە خەڵکانێکی بێ خۆیان بەدواتە بگەرن سوود لە تاقەکانت ببینین لە وزەکانت ببینن لە بەهارەکانت ببینن بۆ ئەوەی تەنان لە ڕووی مادیشەوە سوودی لێوەرەگری جگە لەوەی ئێستا ئێمە توانین بەشێک لە ئامانجەکانمان بەڕێگای تر بەدەست بهێنین زۆر پێویستی بە لایەنی مادی نییە بەشێک لە ئامانجەکان لەوانێ پێویستی بە لایەنی مادی یان ئەوە بێ لایەنی دەرونیش پەیوەندی بە ئینسانەکانەوە هەیە کە ئێمە ئایا کارکردن بۆ ئامانجەکان ئێمە بەشێک لە ئاسوودەیمان بۆ بەدەست ئەهێنێ بەڵام ئینسان ئەگەر ئامانجی نەبووە چێتە ناو ساڵی نوێ و ئامانجێک نییە لە بەردەمی کاری بۆ بکە ئەمەیە حاڵەتێک بۆ ئینسان دروستکە نازانێ بۆچی ئەژی هەروەکو ئەوەی کە شارەزایەک لە ئەڵێ وەکوە سواری تەکسیەک ببی لە ڕۆژێکی تەما نەزانی بۆ کوێ ئەچی و لەوانەیە ئەگەر بیژگەی لەوانەیە تووشی ڕوودا و ببی لەوانەیە زۆر درەنگتر لە خەڵکی تر بگەی ئاسۆی ڕووناکی پێشاوی خۆت نبینی بۆیە دانانی ئامان سوودێکی زۆری دەرونی کۆمەڵایەتی تەنانەت ئابووریشی لە ئایندەیە هەیە بۆ مرۆڤەکان و ئێمە لەوانەیە ئێمە بۆیە تا ڕادەیەک زۆرجار ئەمە لامان قورسە یانگرانە زۆر سەقافەت و هۆشیاریمان کەمە بەرامبەر دانانی ئامانجان نەبوو بەشێک لە کولتورمان لەوانەیە تازە دەست و پەنجەی لەگەڵ نەرم بکەین کە سیرەکەین وڵاتان مێژوویەکی دوور و درێژتریان هەیە لە دانانی ئامانج وەگەیشتن بە ئامانج تەنانەت نووسەری قسێکی جوانەکاڵێ ڕۆژێک لەگەڵ ژمارەی زۆری ئینسان کە لە بواری جاجای سەرکەوتوو بن وتم هەرێکی باسی ئەزمموی خۆتان بکەن وتی یەکیامتی من یەک دێڕاڵێم دانانی ئامانج هۆکاری سەرکەوتنی ئێمە بووە بەڵام خەڵکە ئاسایەکە ئامانج و ڕوئیا و دیدگای نییە ئەوەیە جیاوازیمە بابەتێکی دیکان ئێستا بۆ نمونە خەڵک کە باسی ئامانج دەکەیت لەوانەیە ڕوویایەکی دیکەی هەبێ بۆ ساڵی نوێ دڵخۆشی بچێتە ناو ساڵی نوێەوە وەگانی کوتم لە جیهاندا قەیرانێک تەنها هەبوو قەیرانی کۆرۆنا بوو ئێستا خۆشببختانە زۆر ڤاکسین دروست بووە زۆربەی وڵاتان خەریکن ڤاکسینە گەێنە دەستی وڵاتیانیان بەڵام لەناو زروف و بارودۆخێکی وەکو هەرێمی کوردستان و عێراق سیرەکەی لەم هەموو بارودۆخە قورسە و لەم هەموو قەیرانانەی کە هەیە ئێستا ئەوە تایانی جگە لە حکوومەت هێرێمی کوردستان کە چەند مانگێکە قەیرانێکی گەورەی هەبووە لە موچەدا و ساڵانی ڕابردووش هەروە بووە ئێستاوە تا نرخی دۆلار بەرزەکاتەوە دەرماڵە دەبڕێت ئەمانە هاوڵاتیەک مافی خۆی نییە بڵێ لەناو ئەو هەموو گێژاوەیە من چۆن پلانی ئامانجم بۆ منە من ئامانجێکم هەیە بەدی بێنم کە حکوومەت ئاوا تووشی شۆک مەکات هەم دەرونیان هەم لەوەی کە ئەم هەموو قەیرانە بەسەرما دێت نازانم چی بکەم. بەڵێ بەشێک لە هۆکارەکان بۆ ناگەر کەسێک لە 2020 ئەو ئامانجە هەیە وایە سەرچاوی داهاتەکەی بۆ من لە سەرچاوەیەکەوە بکە بە دوو سەرچاوە لەوانەیە ئێستا تووشی شۆک نەبووە کاتێک قەیرانێک دێتە پێش بۆ من لە 2017 ئەگەر ئەو ئامانجەیە بۆیە سەرچاوی داهاتەکانی دوانیان سیان بێ بۆ نمونە و زۆر شتی تریش ئێمە بۆ نمونە ینی ئەو وڵاتانی کە تاکەکانیان ئامانجی دائنین و تایدا سەرکەوتووە ئەبن بۆ ئەو کەسانە ینی وڵاتەکانیان کێشە و گرفتی تیانە ئینسان ئەگەر ئامانجی هەبوو کاری بۆ ئەوکە ینی بە ئیشقەوە کاری بۆ کە ترگوێ بەوە نادەی کۆسپ و تەگەرە و ئاسانێتە ڕێت هیچ ئامانجێک نییە هیچ دەوڵەتێکیش نییە لەم دنیاە تاکەکانی کاتێک ئامانجدانێن ئاستەنگ و کۆز بوو تەگەرە نێتە بەردەمیان بەڵام تۆ بێ پێ ینی زاڵبی تەنانەت لە یەکێک لە مەرجەکانی دانانی ئامانجاڵ هەر کە ئامانجەکەت نووسی لە بەرامبەریان بڵێ ئەمە کۆسبەکانە 1 2 3 4 ڕیزبەندیانەکەی یعنی ئێمە وا نەزانین کە ئێمە ئامانج ساحەکەمان بۆ تەختەوە بە ئارەزوی خۆمان ئەمانەوێت بە ئامانجەکە بگەین و هیچ کۆسپێت تەگەرەیە بەربەست و هەوراز و نیشتەویەک نایە تاڕێمان دانانی ئامانج زۆر جار ئەگەر هۆکارێک دێت لە دەرەوەی ئیرادەی خۆمان بەشێک لە ئامانجەکانمان دواخە دەسەبی بۆ ئامانجی دووەم بۆ ئامانجی سێم کە ئێستا کاتی هەیە بۆ نمونە ئێستا ئێمە لە کاتی کەرەنتینایەتەوە دەستت نەئەبرد بۆ ئامانجەی کە پێویستیت بە چوونە دەرەوەیە پێویستیت بە هەندێشتا ئەو ئامانجەی کە پێویستی بە چوونە دەرەوەیە دەستی بۆ ئەوەی خوێندنەوەی کتێبە یان شتێکە وەرزشێکە ئەوەیە جگە لەوەی بەشێک لە دانانی ئامانجیانی ئێمە بۆ ئەوەیە دوورکەوینەوە لەوەی کە بڕیارەکانی حکوومەت کاریگەری ڕاستە خۆیان لەسەر ژیانمان هەبێ یعنی ئێمە هەرەوەی کە بۆ نمونە وا نەزانین تەنها بوونی ینی موچەتر ئێمە ئەتوانین لە پاڵێ ژیانێکی شایستەمان هەبێ ئێمە ئەگەر کار بۆ ئەوە بکەین خەڵکەهان بدەین ئەو هۆشیارەیە لای خەڵکی دروست بکەین بڵین لە پاڵ سەرچاوی یەکەم تاکەم چکەتە با سەرچاوی دووهەم و سێهەم شمان هەبێ ئەو کاتە لەوانەیە ئێمە لە کێشە و گیر و گرفتەکانە زۆر نەیکەینە کۆسپ و تەگەرەیەکی گەورە لە بەردەمانە جگە لەوەی دانانی ئامانج ئێمە بۆ ئەوەیە زاڵبی بەسەر کێشە و گیر و گرفتەکانە ینی نووسەرمان هەیە بۆ ئامانجی گەورەی ئەوە بۆ وەکو نووسەرێکی گەورە بناسرێ ئەڵێ کاتێک
کە ڕۆیشتم بۆ هەندران لە کەمپەکانە کە زۆر ژنگێکی نالەباری هەیە بۆ نمناڵێ من دانیشتمەم خوێندەوە یعنی ئینسان کاتێک کار بۆ ئامانجەکەینەکە شتی دردێتە پێشەوە بۆ بیانوو یعنی ئێمە ئەگەر هات و ئامانجمانە بێت دەستەکەین بە دانانی بیانوو و تەنها گلەیکردن بیان و گلەیکردن لە شوێنی خۆمان ئەمان هێڵێتەوە و نایهێڵێ پەرە بە خۆمان بدەین و نایڵێ بەرەو پێشەوە بچین بۆ من خۆم ئێستا لە بواری کە ڕۆژنامە نووسێکی ڕخنەگرم بۆ باشکردنی واقعەتی تر بەڵام لە بوارە ئەکادیمیەکەی خۆما بۆ نمونە ئەمە نابێتە ئەوەی کە من غەمبار بم هەمیشە وا بکەم نەتوانم پەرە بەتوانە فکرەکانی خۆم معرفیەکانی خۆم بدەم ئەمە جگە لەوەی لە بواری جاجایشە ئینسان دروستکردنی هۆشیاری بە واقعەتی باشتر شتێکی ترا و ئامانجە کەسەکانی خۆی ئامانجە تایبەتەکانی خۆی بۆ ئەوەی کاری بۆ بکەی شتێکی ترە یعنی ئێمە تەنها ئەگەر دەست بە گلەی و بیان و بکەینەوە لە شوێنی خۆمان ئەمێنینەوە و ناتوانین هیچ پێشکەوتنێک بە خۆمانەوە ببینین بۆیە دانانی ئامانج ینی بۆ نمونە ئێستا ئێمە یەکێکوا لە ئامانجەکانمان کاری خۆبەخشی بێ بۆ نمونە ئێمە ژنگێکی کەواتە باشتر دروستەکەین وە لەوەی کە هەیە لە بواری جاجایە خزمەتکردن بە فیئەیەکی جیاواز بە توێژێکی دیاری کراو ئەمانە هەمووی وا ئەکەن تۆ هەمیشە تاقە و گڕوتینێکت هەبێ دانەنانی ئامانجتەوەکە ئەو زەوبارە و تااقەتی هەتە لە ناخۆتا ئەمێنێتەوە وە سوودی لێ نبینی وە زانانی دەروناسیڵێن ئەو کاتێک کە ئینسان نتوانێت سوود لە تاقە و زەکەی ببینێت لە بەرامبەرەوەیان نیگەرانی زاڵە بێ بەسەریا ئێدوای بێ ئومێدی دروستە بێ ئینسان لە بێ ئومێدی و لە نیگەرانیا و لە بێتاقەتیا ناتوانێت سوود لە تاقەکانی خۆی ببینێ بۆیە دانانی ئامانج گرنگە ینی سە زۆر جار من بە خوێندکارەکانم تۆ بۆ لاتان قورسانی پێنج خولێکی ناوێک وەرەقەیەکی ئاوادانێت و ژمارەیەک ئامانج بتوانین گرفتەکانمان نازاڵ بین بۆ ئەوەی ئامانجەکانمان بەدی بهێنین بەڵێ دیارە ئێمە ئامانجی جۆرا و جۆرمان هەیە بەپێی ئامانجەکان گرفتەکان ئەبنە ڕێگر و بربەست ئەبێ بزانین گرفتەکان چین یعنی ئێمە تۆ سەر تەسلیمە بین یاخود زاڵە بین بەسەر کۆس بوتەگەرەکانە کە کۆس بوتەگەرەکان جیاوازن یعنی ئێمە بەپێی ئەو واقع و بارودۆخە بۆ منە زۆر جار سوود لە ئەسبوونی خەڵکی ترە بینی بۆ منە سوود لە معریفەی خەڵکی ترە بینی تەجربە و ژیانی سەرکەوتەکان ئەخوێنیتەوە سوودی لێ ئەبینی ڕاوێژ بە کەسێکەکە ئەڵێ من ئەم ئامانجانەمەوە بەڵام ئەم گرفتە هەبووە چۆن بتوانم هەر بەردەوا بم بۆ گەیشتن بە ئامانجەکەم چکە خۆتەزانی ئێمە تەنە ئامانجێکمان نیە لایەنی کەم ئینسان بۆ ساڵی نوێ بەڕای من ئەگەر دە ئامانجدابنی باشە لە بواری جیاجایە یا ئەم ئامانجانە خۆ هەمووی ئێمە ژیان بڕواناکەم وابێ لە یەک کاتە گرفت بۆ هەردە ئامانجەکەمان دروست ببێ ئەمە کۆسپێک دروست بێ لەوەی کۆسپێکی کاتیە هەندێک جار نەخۆشیەکە هەندێک جار ڕووداوێک ڕوئەدات بۆ ماوەیەک تۆ دوایە خەی چکە نەرمیە گەی لە دانانی ئامانجات شتە سەر ئامانجی دووەم کاری بۆ ئۆکەی وەجگە لەوەی ڕێگا و شێوازی جۆرا و جۆر هەیە بە زابوون بەسەر کێشە بەسەر گرفت بەسەر کۆس بوتەگەرەکان ینی بۆ نمونە ئێستا هەر کەسە بینەری ئەم بەرنامەی ئێمە بێ کۆمەڵێ لەوانەیە بۆچوونی بگۆڕێ دەربارەی دانانی ئامانج دەربارەی هاتنی ساڵی نوێ چۆنیت پێشوازی لە ساڵی نوێ چونکە ئێمە ئەگەر پلان و بەرنامەمان نەبێ ئامانجمان نەبێ ئەبینە بەشێک لە پلان و بەرنامەی خەڵکی تر خەڵکێکی تر ئێمە هەڵە سوڕێنەیە یعنی ئەبینە بەشێک لە پلانی خەڵکێکی تر بەڵام ئەگەر خۆت ئامانج دەبێ خۆت کاری بۆ ئەەکەی سوود دە تاقە و توانەکانت ئەبینی ینی بۆ نمونە ئەو کاتە لەوانەیە ئامادە نەبی چەند کات ژمێرێک لە بەشەوەیەکی بێسوود ببیتە سەر ئەو کاتە لەوانەیە کۆمەڵی خەڵک هەن کە سەرچاوی کێشەن بۆت دەریانەکەی ئێستا پێش هاتنی ساڵی نوێ ئەڵێ من ئەم کەسانە لە ژیانی خۆم دەرەکەم 1 2 3 4 باشتر وایە بۆی بگەم بە ئاماجەکان زۆر تێکەڵ نەبم لەگەڵ ئەم کەسانە 1 2 3 4 کۆمەڵی خەڵک دەستنیشانەکەڵێ ئەم کەسانە من سوودیان لێبینیم بۆ گەشتن بە ئامانجەکانم ئەبێ لێیان نزیک بم و ئایانکەیتە ناو بەشێک لە پلان و بەرنامەکەی خۆتەوە پێشتر کۆمەڵی کاتت بەسەر بدۆ لە شتی ترا ئەوانە لا ئەدەی بۆی تووشی کێشە و گیر و گرفت نەبی و بۆ گەشتن بە ئامانجەکانێت دوازی لە ئێنی ینی زۆر جار ئەگەر تۆ گۆڕانێک نەگی لەگەڵ ساڵی پێشوە دانانی ئامانجیش سوودی نابێت چکە ئەو کاتە ئێمە کە ئامانجماندانە پلان دانی لە پلانە ئێمە ئەو کاتە توانین کات استخلالکەین و بەو شێوەیە ئاراستەیەکەین کە خۆمان ئامانجمان نەبوو کات ئێمە ئاراستاکە بەڵێ بەپێی تەمەنەکان ئەگۆڕێ بۆ نمونە لەوانەیە ئێستا خوێندکارێک لە ئامادەی 12 ئامادەی بێەوەی ئێمە لێرە پێڵین شەشی ئامادەی لەوانەیە ئەمە ئامانجی پلەیەکەکەی جیاوازتر بێ لە کەسێکی تر کە تەمەنێکی هەیە لەوانەیە ئەو لە ڕزبەندی ئامانجەکانی ئامانجی تری هەیە دوجار گریمان تۆ کەسێکی تەمەنت هەیە ئامانجێکدانا و لە 2020
واز لە کۆمەڵێ خواردنی بێسوود بهێنی ئەمریکا لە ئامانجەکانە دواز لە شەکر بهێنی بۆ نمونە واز لە گۆشتی سوور بهێنی بۆ نمونە ئەمانە ئەو ئامانجێک کە تۆ بە تەندروستی خۆتی دانێت چکە تەندروستی باش نەبێت ئامانجێک ناتوانی بەدی بهێنی ئەمە بەپێی تەمەنەکە دوجار بۆ نمونە گەشتی ئەگەر توانێت ئابووریتێ من یەکێ لە ئامانجەکانم ئەمساڵ بۆ نمونامەوێ فلان وڵات و فلان وڵات گەشتێکیان بۆ بکەم یان فلان پارێزگای وڵاتەکەی خۆم بچم گەشتێکی بۆ بکەم بەپێی تەمەنەکان ئەگۆڕێت چکە حەز و ئارەزۆکان وا ئەکەن ئێمە ئاراسەکەن بەرەو ئامانجەکان و ئامانجش بەپێی حەز و ئارەزۆکانی خۆمان دانێت چکە ناتوانانی ئیش بۆ ئامانجێ بکەی کە ئارەزوو لێ نیە کە حەزل لێ نیە و بەپێی تەمەنەکانیش گۆڕانکاری بەسەر گرنگی و ڕیزبەندی ئامانجەکانە دێ. مامۆستا و ئامانجانە چین کە وەکووت بۆ نوێت تۆ تێژەرێکی کۆمەڵایەتیت ئێستا لەم بارودۆخەیە بۆ هەرێکێک لە تاکەکان ئەگەر ڕوئیایەک بی بە خەڵک ئەتوانێ بەدی بهێنێت لەم دۆخەدا. بەڵێ دیارە ناڕاستەخۆ ئەماژمان بە هەندێک ئامانج کرد یان لە کاتی قسەکردنمانە بەڵام هەر کەسێ لەبەرەوەی حەز و ئارەزۆکانی جیاوازە و هەر کەسێ لەبەرەوەی خاوەن ژینگەیەکی تایبەت بەخۆیەتی و هەر کەسێک خاوەن بیرکردنەوەیکی جیاوازە لەوانەیە ئەو ئامانجەی کە من بەباشی ئەزانم کەسێکی تر بەشییا و بەباشی نەزانێت بە پێی توێژەکان و بە پێی ئاسی بیرکردنەوەی تاکەکان ئامانجەکان جیاوازە ینی بۆ نمونە ئەگەر تۆ کەسێک لە لادێکە ئەژی ئەتوانێت بڵێ من ئامانجم ئەوەیە بۆ نەتوانە کشت و کاڵەکانم داهاتە کشت و کاڵەکانم ئاژەڵدارەکانم زیاتر بکەم. بۆ نوێ کەسێک لەوانەیە ئەگەر مامۆستایە یان فێرخوازە یان خاوەن بڕوانامەیەکی لە ئامانجەکانی و بێ من لە ساڵی 2021 چۆن بتوانم 100 کتێب بخوێنمە بۆ نمونە لەم ڕۆژانەیە من کەسێکی بینیوتی لە 2020 ئێستا لە 180 کتێبم کە خوێنمەوە کە دیارە بەشێک بۆ لە ئامانجەکانی کەسێکی تر بۆ نمونە لە بواری بازرگانیەوە ئەتوانێت ئامانجیەوە دابنێت چۆن سەرچاوی داهاتەکانی زیاد بکات چۆن کارێک بکات بۆ نمونە ئەو داهاتەی هەیەی زیاتری بکات کەسێکی تر لە بوارێکی بۆ نمونەوتمان لە بواری ئەوەی تەندروستیە لە بواری سەحەتی خۆیان ئامانجێک دائانێ ینی ئامانجەکان کەسێکی تر لە بواری ڕێکخراوەیە کارەکە کەسێکی تر لە بواری سیاسیە کارەکە ئامانجەوەی لە ئەم ساڵە بگا بەچی ئاستەیەک بۆ نمە ئامانجی کورتخایەن خوارێک ساڵە ئەگەر ئامانجی دوورتر دەتوانێت دابنێت لە 5 ساڵە ئەوێ بگا بەکوێ کەسێک بۆ نمونە لە بواری ئەکادیمیە ئەوێ لە ئەم ساڵە چەند توێژینەوەی زانستی لە زانکۆکانی بۆ گۆڤارە جیهانیەکان بڵاو بکاتەوە چەند کۆڕ و سیمیناری هەبێ واتە بە پێی ئاسی بیرکردنەوە و بە پێی ئەو تۆ لە چی بەشێکی لە چی توێژێکی ئامانجەکان گۆڕانیان بەسەرا دێت بەس ئەمە بەشێک لەو نمونانەیە بۆ نمونە کە ئەیهێنینەوە بۆ مناتەوێت چەند کتێب وەربگێڕی لە 2020 چەند کتێب دابنێی بۆ منە سەردانی چەند کۆڕ و سیمینار بکەی لە وڵاتان لە ناوخۆ لە شارەکەت چەند کاتژمێر کاری خۆبەخشی بکەیت بۆ شارەکەت بۆ وڵاتەکەت بۆ نەتەوەکەت هەموو ئەمانە ئەتوانێت ئێمە بیکەین بە بەشێک لە ئامانجەکانمان و کاری لەسەر بکەین و نمونەی تریش زۆرە بەڵام ئێمە ئەوەی کە ئێستا بەپێی توێژەکان بیرمان بۆیە فکرمان بۆیە ئەمانە ئەتوانین بکەین بە بەشێک لە ئامانجەکانمان. زۆر سپاس بەڕێز مامۆستای من کامی سپاس دەکەین کا بەشەوەیکی ڕاستەوخۆ لە ستودیۆکارمانەوە لە کەرکووک لەگەڵمانە بوویت.
دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکان گفتوگۆ دەکەین لەسەر بەدەستێنانی چەند بڕوانامەیەک ڕاستەخۆ لە وڵاتی ژاپۆن و هەروەها پەیوەندی کارێتە و شارەزایانی بواری کاراتێ و یاریزانەکان لەگەڵ یەکێتی کاراتێی ژاپۆن کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی گەورەیان هەیە. من زۆر قسە لەسەر بابەتەکە ناکەم لەبەرەوەی کاتمان کەم ماوە. کاتەکە دەدەم بەڕێز مامۆستا ئاراز موسا کە شارەزا و نوێنەری وڵاتی ژاپۆنە لە کارێتێ لە هەرێمی کوردستان. مامۆستا ڕۆژ باش و بەخێر بێن. ئەم کۆنتاکتتان چۆن دروست کردووە لەگەڵ وڵاتی ژاپۆن؟ کۆنتاکتەکە چی بووە تا ئێستا؟ چی لە نێوانتان ئاڵوگۆڕ کراوە و پرسیارەکانم چڕەکەمەوە ببوورە؟ ئەو بڕوانامانەی کە بەدەستان هەیە ناون چ جۆرە بڕوانامەیەکەندان پێدەنراوە؟ سپاس بە خێراتتانەکەم و سپاس بە لە پشگیریتانەکەم و بۆ بانگێشکردنتان بۆ کەناڵەکەتان. دیارە کەناڵی گەلی کوردستان کەناڵێکە هەردەم لە هەوڵی بەدەستێنانی زیاتر زانیاریە. دیارە خۆشببختانە ئەم جارە زانیاری و زانینەکان لە باری کاراتێوەیە. ئێمە وەکو نوێنەری وڵاتی یابان لە کوردستان کۆنتاکتێکی ڕسمیمان و بەردەوامان هەیە لەگەڵ وڵاتی یابانە. دیارە ئەم کۆنتاکتە لە ڕێگەی با بڵێن پەیوەندی تایبەتی ئەوە کە ئەنجامە درێ لە بینی ئێمە وڵاتی یابانە. ئێمە پێش کەرنتینەکە لە مانجی دووە سەفەرێکمان کرد بۆ دەرەوەی وڵات کە بانگەشت کراوین لە وڵاتی عەمانەوە، چین بۆ وڵاتی عەمان و لەوێ بە نوێنەرەتی با بڵێن کوردستان چوار یاریزانمان ڕۆشتین بۆ ئەوێ. سپاس بۆخۆ ئەنجامێکی زۆر باشمان هێنا. ئەمە پێش کەرنتینەکە. دوای کەرنتینەکە ئێمە با بڵێن لە کاتی کەرنتینەکە ئێمە وازمان نەیە ناو کۆڵمان نەیە و هەموو قاعات و شوێنەکانمان داخرا بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە. بەڵام ئێمە توانیمان لە ڕێگەی ئۆنلاین و تدریبکردن لە ماڵەوە و بە ئۆنلاین بە تەلەبەکانمان و کە پشتمان لە تەلەبەکانمان نەکرد چۆن یابان پشتی لێ نەکردین ئەوانش لە ڕێگەی خۆیانەوە تدریبیان بە ئێمە کرد. دیارە ئەم ڕێگەی ئۆنلاینە بە دوو شێوە کرا. شێوەیەک کە با بڵێن لۆکەڵی بێ مەحەلی بێ کە ئێمە بە تەلەبەکانی بکەین. شێوەکەی تر با بڵێن خارجی بێ یابان کە خۆی سەرپەرشتی با بڵێن ئەو تدریب و بەرنامانەیە کرد کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە تەلەبەکانمان. ئەم کۆنتاکتە کە دروست بوو ئێوەکو فێرگەیەک دروستان کردووە. گیان ئێمە وەکو ڕێکخراوێکمان هەیە. ڕێکخراوێکمان لێرە بۆ دروست کردووە بە ناوی ڕێکخراوی JKAK بۆ پەرەپێدانی کاراتێ، واتە جاپان کاراتی ئەسوسیشن کوردستان. باش ئەم کۆنتاکتە چۆن ینی بۆ وڵاتی ژاپۆن خۆی وڵاتێکی گەورەیە نەیوتووە با لە ڕێگەی لیژنەی ئۆڵمپیەتانەوە بێت، لیژنەی ئۆڵمپی کوردستان بەیان عێراق بێ، چۆن ڕاستەخۆ لەگەڵ ڕێکخراوێکە کۆنتاکت دروست دەکات؟ بەڕێزم لیژنەی ئۆڵمپی هەیئەیەکی تەنظیمی، ینی تەنظیمی بطوڵاتەکە، هەیئەیەکی فەنی نییە. دیارە ئەوەی کە هەڵەسێ بە ئیشی فەنیات عادەتەن مدەڕبەکەیە ڕاهێنەرە. ئێمەش دیارە ئەمە یەکەم جارمان نییە کە با بڵین بتوانین پەیوەندیان بە لەگەڵ یابانەوە بکەین. من خۆم نوێنەری وڵاتی یابانم لەم بوارەدا و سەفەری وڵاتی یابانم کردووە و چەندین دەوراتی یابانی کە لە وڵاتە عەرەبیەکان ئەنجام درراوە بانگێش کراوین و بە ناوی کوردستانیشەوە ڕۆشتوین. چیتان بەدەستێناوەزان بڕوانامە و پشتێنەکانتان ئێستا ئێمە وەکو من وەکو خۆم وەکو سەرۆکی با بڵین ئەم ڕێکخراوە وەکو نوێنەری وڵاتی یابان لە کوردستان توانای ئەوەم هەیە کە من ینی لە سەلاحیەتما هەیە کە بتوانم هەرچی ئاستێک خۆم تاقیکردنەوەیان بۆ ئەنجام بدەم بڕوانامەی یابانیان بۆ بکەم. بڕوانامەی یابانیەکان چۆن ئەکرێ؟ من ئەو اختیبارەی تەلەبەکانەکەم، ئەو اختیباری ئەو یاریزانانەکەم، ئەوەلیاتەکانیان ئەنێرم بۆ یابان. ئەوەلیاتەکانم کە نرد بۆ یابان ئەوانش لەسەر زەوی ئەو ئەوەلیاتانە ئەتوانن بڕوانامەی یابانیان بۆ بکەن و لە وڵاتی یابان دایرکت بڕوانامەکە بکاتە دەستمان. لە وڵاتی ژاپۆن خۆی و لە چەند وڵاتی دیکەشدان پێدانراوە بێت؟ با ڕوونی کەمەوە زیاتر ئێمە سەر بە ڕێکخراوێکی یابانین کە ناوی ڕێکخراوەکە ناوی JKA واتە جاپان کاراتێ ئەسوسیشن یەکێتی کاراتی وڵاتی یابان کۆنترین ڕێکخراوە، یعنی کە کاراتێ هاتە وڵاتەکان دابەش بوو بەسەر وڵاتەکان ئەو ڕێکخراوە سەرپەرشتیە کرد. ئەم خۆشحاڵین کە ئێمە ئەندامێکین لەو ڕێکخراوە.
ئەو ڕێکخراوەش لە هەموو وڵاتێکی جیهانە ئەندامی خۆی هەیە، نوێنەری خۆی هەیە و بنکەی خۆی هەیە. هاوکاری مادیتانەکەن بەداخەوەنا ئەتەنها کۆنتاکتەکە لە بینی ئەو بڕوانامە و دانپێدانانی پشتێنەکانە بێت چونکە ئێستا هەندێک جار هەیە لێرە کە پشتێنێک دەگۆڕێت دەسەڵات بۆ لە هەرێمی کوردستان دەسەڵاتی یەکێتی کارەتی کوردستانە یان دەبێت کۆنتاکتت لەگەڵ ئەو ڕێکخراوانەی دەرەوە هەبێت بۆ ئەوانیش دانی پێدا بنێن. ئێمە کۆنتاکتی ڕسمیمان لەگەڵ با بڵێن یابانەوەیە کە یابان شەهادەیەکیدا عالەمیان معتەرەفە، عالەمیان باوەڕ پێکراوە، جیهانیان باوەڕ بۆ شەهادەیە کرێت چونکەمە منەظەمەیەکی با بڵێن ئەوە نیە کە تازە دروست بووێ، منەظەمەیەکی کۆنە. ڕاستەخۆ کوردستانیش دانی پێدادەنێت یەکێتی کارەتی کوردستان و عێراقیش ئەم شەهادەیە عالەمیە، عالەمی ینی هەموو وڵاتێک دانی پێدادێن ینی پەیوەندیتان هەیە ئێوە لەگەڵ یەکێتی کارەتی کوردستان نا وەکو پەیوەندیمانە نە. چۆن ئەبێ لە وڵاتەکەی خۆتا پەیوەندیت لەگەڵ یەکێتی ئێمە کاری ڕێکخراویمان کاری ژاپۆنی هەبێ. ئێمە کاری ڕێکخراویمان کردووە، کاری ڕێکخراوی وەکو پێم وتم با بڵێن ئەتیحادەکان یان لژنی ئۆڵمپی لە هەوڵی ئەوەدان با بڵێن هەیئەیەکی تەنظیمین ینی تەنظیمی بوتوڵاتەکەن هەیئەیەکی فەنی نین، ڕێکخراوەکان هەیئەیەکی فەنی ئەبن لەوانێ گفتوگوێ تۆزە قوڵتر بێ مەسا لەبەرەوە نەچینە سەر و بابەتە یاستی یاریزانەکانمان چۆنە لە ئاستی جیهاندا ئەوە کە ڕێکخراوێکی جیهانی ئەندامن تێیدا چ ئەنجامێکتان بەدەستێناوە؟ سپاس بخوا ئێمە کە چوونەتە هەر چالاکیەک نەتیجەی زۆر 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 باشمان بەدەست هێناوە، تەنانەت کە مانگی دوی با بڵێن ئەمساڵ 2020 کە چوین بۆ بانگێش کرابووین لەلایەن یەکێتی کاراتی یابانی فەرعی سەڵتەنەی عەمان چوین بۆ ئێوە بەشداریمان کردەوێ نەتیجەیەکی زۆر زۆر باشمان هێنا، ینی ئاستێکی زۆر باشمان هەیە و لە توانای ئەوەشمانە هەیە کە بچینە منافەساتەوە. دیارە با بڵێن ئەم یەکێتی کاراتی وڵاتی یابانە کە ناسراوە بە JKA هەساوە بە سازدانی بوتوڵەیەکی ئۆنلاین. طبعاً هەموو کار و چالاکیەکانی هەموو ڕاضەیەک هەموو وەرزشێک وەستاوە لە جیهانە، دیارە ئێمەش وەکو ئەو وەرزشەکانی تر ئەو هونەرەکانی تر کە وەستاوین و بەڵام لە نەشاتی خۆمانە با بڵێن کەم تا زۆر توانیمانە دەرەنجامێکی باشمان هەبێ. یەکێتی کاراتی وڵاتی یابان هەساوە بە ئەنجامدانی بوتوڵەیەک پاڵەوانێتێکی ئۆنلاین ئێمە بە ناوی کوردستانەوە سێهەنزە یاریزانمان بەشداری کردووە. سپاس بۆخوا نەتیجەیەکی زۆر زۆر باشمان هەبوو لە داهاتوویەکی نزیکدا نەتیجە بۆ سێهەنزە یاریزانمانیش دێتەوە. بڕوانامەی یابانی دان پێدانراویان پێدەدرێت. لە داهاتووە پلانتان چی ئەم پەیوەندیە لەم پەیوەندیدا؟ وەڵاهی ئێمە بتوانین کوردستان جارێ باشێوەیەکی گشتی بەرین بەرەو ئەو ئاستەی کە خۆمان تموحمانتیایە خۆمان ئامانجمان ئەوەیە کە بگەینە لوتکە لە بەرەو پێشچوون و بەرەودان بەم یاریە بەم هونەرە. ئایندەی وتم پەیوەندیەکەتان لەگەڵ ئەو یەکێتی کاراتی ژاپۆن بەنیازن بتوڵی دیکە بەشداری بکەن، ئێوە سەفەر بۆ لای ئەوان بکەن ئەوان بێن بۆ لای ئێوە؟ سەفەری ئێمە پەیوەستە بە باری تەندروستیەوە، باری تەندروستی جیهانی سەقامگیر بێتەوە، حتمما بانگێش دەکرێن بۆ وڵاتە عەرەبیەکان و بۆ بەشداریکردن. بەنسبەتی هاتنی ئەوانەوە بۆ ئێرە ناڵم قورسە، ئەوان تەنانەت من دائیمەن لە کۆنتاکتام لەگەڵیان مامۆستاکەی خۆم بە ناوی کۆچیهیرۆ ئۆکۆما لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵما مانگی پێشوو بوو تقریبان وتی پێم خۆشە بێم بۆ کوردستان، بەڵام هاتنی بە ڕێزێکیان شارەزایەکی یابانی بێ بۆ کوردستان حتمما تەکلیفەیەکی زۆر زۆری ئەوێ. ئێمەش بەداخەوە تا ئێستا هیچ لایەنێک هیچ گروپێک هیچ کۆمپانیایەک پشتگیری نەکردوین بۆ ئەم بتوانین بانگێشتیان بکەین. ئەم کۆنتاکتە بەستەنها بۆ فێرگەکەی ئێوەیە یان ئێمە ئەتوانی بڵێ بۆ ڕێکخراوەکەی ئێوەیە، بەڵێ تەنها بۆ ڕێکخراوەکەی ئێمەیە. ئەو ڕێکخراوەکەشمان چەندین بنکە و شوێنی گشتیمان هەیە، هەڵەبجەمان هەیە هەر سەر بە ئێمەیە، پێنج جوێنمان هەیە سەر بە ئێمە، خانەقیمان هەیە سەر بە ئێمە.
ناتوان فراوانتری بکەن بۆ نمونە والله لەوانە ئێمە چەند فێرگەیتە لە شوێنی باوەشمان کەم. کراوەیە دڵمان لە دەریایە گەورەترا هەر کەسێک هات و ئێمە پێ قبول بوو ئێمە لە خزمەتی یابین و ئەتوانین گرنگیان پێبین و کۆنتاکتی ڕسمیان لەگەڵا دروستکەین. ئەم بەرنامەنیانی بتوڵەیەکی هاوشێوەی کەوتت لە ئەممان بەشداریمان کردو ئەمجار ئێوە وەکوتت ئەگەر بارودۆخی تەندروستیەکە ئێستا خۆشبەختانەوە ڤاکسین وردەوردەری دەکرێت لە ناو هەرێمی کوردستان بتوڵێ بکەنەوە هەمویان ئێمە ساڵانە بتوڵی خۆمانەکەینەوە لە کوردستانە بەڵام ساڵی 2020 نەمانتوانی هیچ چالاکیەکی خۆمان ئەنجامین بە حکومیەوەی کە ئەم حاڵەت بارە تەندروستیە هەبوو بەڵام ساڵانە کردومانە. پشتگیری مادی چێتان کات؟ واللهی خۆمانین بەس ینی لە ئەندامانی ڕێکخراوەکەتان لە ناو ئەندامانی ڕێکخراوەکەمان تەنها خۆمان کۆمەکەکەین و کار و چالاکیەکانی خۆمان ئەنجام بدەین. با دیسان بچمەوە سەر ئەوەی ئەیکە ئێستا لەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەیە لە حکوومەتی عێراقی وەزارەتی وەرشوو لاوان هەیە ینی بە فەرمی وەزارەتێکی وەرشی هەیە و لیژنەی ئۆڵۆمپیشمان لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا هەیە ئەوان بۆ دامتان ناکەن. بەڕێزم دیارە مەفهومی پرسیارەکە مەفهومی جوابەکە نەگەشتەوە بەڕێستان من وتم ئێمە ڕێکخراوێکین ڕێکخراوەکەمان سەر بە ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمە نەک سەر ببوورە بەڵام تۆ لە ئاخیرە چالاکی وەرشی ئەەکەی بەناوی هەرێمی کوردستانەوە دەچیتە دەرەوە چالاکی هوەری ئەەکەین ئێمە وەرزش کاراتێ بە وەرزش دانانین کاراتێ بە هوەرێک دانین هوەرێکی تەقلیدی یابانی بەس لە ئەخیرۆ کە دەچیتە دەرەوە بەناوی کوردستانەوە چیتە دەرەوە ئەم لایەنانە بۆ هاوکارتانین دەیەوە وتوتانە پێشنیارتان بۆ کردوون کە بەشداری لەم تۆڵە جیهانیان ناکەین کە پرسیاران لەکەیت کە داوایان لەکەیت هەمویان ئەڵێن زروفەکە ئەوە نییە بتوانین یارمەتی بین و زروفەکە باری ئابووریمان ئەوە نییە و ئەی بابەتەکان بەسە سەر هەر لەسەر شانی خۆمانە ئارەوەڵام لەسەر شانی خۆمان. سپاس بەڕێز مامۆستا ئاراز موسا شارەزا و نوێنەری وڵاتی ژاپۆن لە کاراتێ لە هەرێمی کوردستان سپاس دەکەین بۆم تەورەی بەرنامە لە بەشداربووی لەگەڵمانە. زۆر سپاس بۆی کە تاو کێسە بیرمەروان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن سبەینێ ساعت 8:30 لە کۆمەڵی بڕگە و بابەتی جیاوازی دیکە لەگەڵتان دەبین تا ئەو کات خواتان لەگەڵ و هەرشاد بن.